بەڕێزان لە ساڵتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شادە بمەوە هیوادارم ئەم شەو لەم تۆڵک شۆیەدا لەم گفتوگۆ تایبەتی پرۆگرامی لەگەڵ ڕەنجا لەگەڵ دڵبخوێندارە هیوادارم هەروە لەگەڵ میوانەکانم و لە کەس پێکاتون لە سیاسەتمەداران هەروە لە باکوور لە باشوور لە ڕۆژئاوا هیوادارم بتوانین سەرنجتان ڕابکێشین و گفتوگۆیەکی تێروتەسەڵتان پێشکەش بکەین. مژارەکەمان مژارێکی زۆر زیندووە نەک بەس بەتەنیا بۆ ماسمیدیای کوردی بەڵکو هەتاوەکو ئەم ساتە وەختەش بابەتێکی زیندووی ئەتوانم بڵێم دنیاە. ئەویش تایبەتە بە سەرهەڵدان هەوڵێک بۆ سەرپێخستنەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیادا. ڕاستی هەنگاوەکانی ئاشتی لە دوای بانگەوازەکەی ئۆجەلان و هاوکات بە دەنگەوە هاتنەکەی قەندیلیان پارتی کرێکارانی کوردستان چۆتە قۆناغێکی نوێەوە. ئێستا زۆری چاوەکان لەسەر ئەوەن کە ئایا هەنگاوەکانی دوای ئەم پەیامەی ئیمرالی و قەندیل چی دەبێ و پێویستە تورکیا چه هەنگاوێکی جدی بگرێتە بەر بۆ ئەوەی کە پرۆسەکە بە دەردی پرۆسەکانی ڕابردوو نەچێ و گڕوتینێکی زیاتر بە خۆ ببینە. ڕاستی ئەم شەو مەزاجێکی ترم هەیە مۆڕاڵێکی ترم هەیە لەبەرەوەی کە هاوکارم دڵبخوێندارە ئەزمونێکی زۆری پێشکەشکاریمان هەیە بەیەکەوە ئەم شەو لەگەڵمە بە تایبەتی باسکردن لە ڕەوشی باکوور و ڕۆژاوا ببێتەوە خۆش نییە. گەلێکی سپاس تەماشەوانین هێژدا شەوە خۆش بە کێف خۆشم بڕاستی لەوێ دەرێمە من جارێکەمی لێ ستودیۆ دەبینم لە ستودیەکەوەها مۆدەراتۆرێکی وەکە ڕەنج بێگومان تۆڵک شۆ پرۆگرامین گەلێکی جوان تێنە پێشکەشکردن وەکە لیستەکانێکی فوتبۆڵێ دە ستادیۆمەکە مەزن یا فوتبۆڵێ دەبە ئەو هەیە جوانە ڕەنج بڕاستی جوان دەبینە یعنی هەم دەرهێنەر هەم تیم و هەم ژی مژارە ئیشەف ئەمێ گوت و بێژ بکن هەم میوانین بێ دەرێ خوندەکارین زانینگە هێنە هەمژی میوان زانکۆی سەلاحەدین زانکۆی کوردستان زانینگەها سەلاحەدین زانینگەها کوردستان چەند ساعتان ئەزێ بۆڕە بن ئەم نزانن یاژی سێ ساعتان باوەیەکی زیندی ئەمێ بۆڕە بن گرنگترین مژارە کودرۆژەوە کورداندایە ئەمێ هەورە بێگومان گوت و بێژ بکن ڕەنج جارێکە مینە ژمرە گوازوی تاخمیر خواتکەم ji بۆ خۆشیتەوە بۆ ڕاستی جوانە تەجربەیەکە من و ڕەنجیا پرۆگرامە ڕوودا بەیانی پرۆگرامێکە خۆش پێشکەن نۆڕۆژی دۆستان بوو گەلێکی جوان بوو تەماشەوانین وێ پڕ بوون. مژارە ئیرۆ کام جۆرە پێشکەش بکەن چییە؟ بانگە سەرۆکی پەکێکی عەبدوڵڵا ئۆجەلان پشترە داخویانیە پەکێکێ بخواد لەسەر بانگە عەبدوڵڵا ئۆجەلان کارڤەدانên wê bandora wê تەسیرا wê لەسەر کوردستانê و هەروەها لەسەر حکوومەتên لە هەرێمê wê çi bê mijarên gelekî giringin ku em ê got میوانê me jî bêje میوانê me jî pisporên vê mijarê ne bêguman me li bextiyar siyasetmedarekî Kurdî naskiriye xelkê vê derê ye min ji renc re got yek ji wan kesên ku ez hez dikim bibînim bi rastî min li hemû hevpeyvînê wî temaşe dikim üslûbê wî taybet legal min li gel renc üslûbê wî awayê wî axaftinê gelekî balkêşeş bû min rojekê em ê هەف ببینن مە لە بەختیار وێ ژمالە خۆش سلێمانی لەگەڵمە بەنە باشە ئەو یەک پشترە مستەفا شەفیق نویسکار و شیرۆڤەکارێ سیاسیە پسپۆرە بڕاستی ئاگاداری ڕەوشە ڕۆژەڤە باکوورێ کوردستانەیە خەلیل ئاتاچ گەل لە کەسێک کودناوە پەکەکێ دەمانە خەلیل ئاتاش باش ناستکن سەرڤاڵی بەری عەبدوڵڵا ئۆجەلان ئەندامێ کۆنسەیە سەرکردایەتی پارتی کرێکارانی کوردستان ئەف دەمی شام دەما گەلک سر و ئەسرار لە جەم خەلیل ئاتاج هەنە عەبدوڵڵا ئۆجەلانجی باش ژنێزک ڤاناستکێ سەرۆکێ پەکەکێ زریان ڕۆژلاتی ئەوژی پسپۆرەکە پسپۆرێکی ئاگاداری ڕەوشەیە ڕێبەبەرێ ناوەندا لێکولینان یا ڕووداوەیە خەلکێ ڕۆژلاتی کوردستانەیە نە بێژم بێنی مستەفا ئۆزچەلیک سەرۆکی پارتیە وڵاتپارێزên کوردستانê پەوەدê siyasetmedarekî naskiriye sidqî vakar nûnerê dem partî ya jî partiya dem Silêmanî wê li gel me be û Serdar Ezîz siyasetmedarekî Kurd e Diktor Serdar ew ê jî ji ser û lêkolera nivîskar û lêkolînvan ew ê ji Îrlanda bimere be. Çi baş e ku em vê bêjim dîbeyt bêjim programa li gel renc لەگەڵ دڵبخوێن
نا لقل رنج از ميفان وكا قال لك وان ازي اليكاريا رنج بكم بري ما بعبره اتفاق والله مغازي اليكاريا تبتني ناي لم براستي ده مجارك اوقاس جرينج دا من جرينج ديت ببراستي ايشاف لقل رنج بم جبوكو هر چار پرچين كردستاني والدروي كردستاني الما تماشا بكن من قوت ملا باختيارنا ديالوج عندنا برا رنج سنغاوي وملا باختيار داجي قالكي جرينج بونا من حسكر براستي از ملا باختيار بكم ميفاني رنج سنغاوي قال لك سباس كده الوقت ونافي بارتي اما او بارتي اولاد فرزن كردستان PUK بقول سروكي قشتيا بارتيا ولا بارتيين كردستاني PUK باوكا من شاش قلت؟ تقول PUK نا باوكا ببورينا سباس باوكا PUK ما شاء الله قال لك بارتين سياسي هي قال لك جاركي برسي للروجافا بتنيا للروجاوا حفتاودو حزبي سياسي هي ما شاء الله زياتر لحفتاودو سياسي باشا جاب بيش اوي بتملاي تنزاني دبكو ام جوي بروغرامي دار كيفن هناك بارتي دنجي باكور تشيبو ان شاء الله هموتان خباتكتان اگاتا جيگي خوي او كشتكي نريني نابيجن اكيد يعني پیش اوی بچ ملای کاغ ملا بختیار بین رانی برز براستی استا کات انجامن همیشه علم زور جار او شتانی که لدروی استودیو پیش اوی مایکا کان بویا ما ببسترت او ترت بداخه که ببینران ناوترت همیشه خو سانسور کردنکی پیش وقتا هيا بلام لکاتی گفتگویکم لگل کاک خلیلاتا جا هندێک ڕووداوی گەڕایەوە کە کاتی خۆی لەگەڵ ڕێبەری پارتی کرێکاران عەبدوڵڵا ئۆجەلان خۆی لە ناو ڕووداوەکاندا بووە ئەمە یەکەم هەوڵ نییە بۆ ئاشتی و باسی ئەوەی کرد کە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان لە چەندین بۆنەی جیاوازدا هەر ئەو دەمەی کە لە شام بووە بە شایەتی ئەندامانی کۆنسەی سەرکردایەتی هەمیشە ئاشتی بە ڕێگا چارەزانیوە نەوەکو شەڕ حەز دەکەم دواتر دل بخوێن لەسەر ئەو ڕووداوی سەردەمی نەجمەدین ئەربەکان زۆر گفتوگۆی لەگەڵ بکەی چونکە دەرگای تازا کاتەوە بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکانم سەرەتا سڵاو ڕێزم دەنێرم بۆ جەنابی کاک مەلا بەختیار سپاس کە ئەم شەو لەگەڵمانی ڕاستی ئەو کاتی کە دل بخوێن بەحسی ئەوەی دەکرد کە سەرسامە بە تۆ حەزەکە لەگەڵتدا بنیشێ و لەسەر ئەم پرسا بیر و ڕای تۆ بزانێ گفتوگۆیەکی خۆم و خۆتم بیرکەوتەوە لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ بوو ئەو دەم کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووی بیرم دێ زۆر دەمێکە مەجگەلەوەی لە 89 کتێبێکت نووسیوە بڕات بە خەباتی چەکداری نەماوە ئەمە جگەلەوەی لەو گفتوگوێدا پێت وتم تەنانەت ئەو دەمە بە دەمیرتاشی شت گوتبوو کە هەوڵ بن بسازن لەگەڵ ئاک پارتی چونکە تەنیا ڕێگا دروستکردنی پردە بۆ پەیوەندی و ئەمە ئاشتی لێکەوێتەوە ئێستا دوای ئەم بانگەوازەی بەڕێز ئۆجەلان و بەدەنگەوە هاتنی قەندیل و زەمینە سازانێکی دەوڵەتی تورکی بۆ سازان کە هەم جەهاپا مەهاپا ئاکەپەی تێدایە ئێستا ڕات چییە و ئەم گفتوگۆیە بەرەوکوێ چێ و ئەم ئاشتیا پێویستە چه هەنگاوێکی تری بەدوادا بێ بۆی سارد نەبێتەوە بە دەردی هەنگاوەکانی پێشوو نەچێ بەڵێ زۆر سپاس کاکەڕەن سپاس بۆ خۆت بۆ هاوکارە ئازیزەکەت انشەڵا منیش چاوم پێیەکەوێت تعارفەکەین سڵاوم بۆ میوانەکانی تریشەیە هیوادارم ئەوە لە من سەرکەوتوتر بن لە قسەکانە لە وەڵامە ئەگەر ئیجازەم بەی من تۆزێک پێشینەیەک باسکەم باشە یەکەم هەلومەرجەکە زۆر لەبارە 35 ساڵەمەوبەر لە دوای داگیرکردنی کوێیت ئێمە لە ئەنفال و چیمیابارانەوە هەڵساینەوە گەیشتنە فیدراڵ لە دوای 35 ساڵ ئێستا لە دوای ڕوخانی بەشارەسەد و شەڕی غەزە و شەڕی جنوبی لوبناان و ئەو کێشانی لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیەوە ئەیبیسینەوە کە دیزایانی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا سیستەمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێکی ئەگۆڕێ ئێستا باکوور خەریکە هەڵەسێتەوە و کاریگەری پۆزەتیفیشی لەسەر ڕۆژئاوا هەیە ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە ینی هەلومەرجەکە بە گشتی لەبارە بەڵام
من پێشەوەی بێمەسەر ناوڕۆکی نامەکە و گفتوگۆکە لە بینی دەوڵەتی تورکیا و ئیمرالی کە بۆتە دەواازەی ئاشتەوایی ئەمەوێ بڵێم پێشەمو شتێک ئەمەوێ بڵێم کارێکی زۆر باشە هیوادارین سەرکەوتوو بێ هیوادارین عقل و لۆژیک زاڵ بێ بەسەر لەی تفەنگە بەڵام ئێمە نەتەوەیەکی مارانگازین نەتەوەیەکین هەمیشە لە مفاوزاتە لێمان دراوە هەمیشە لە مفاوزاتە غەدرێکی گەورەمان لێکراوە زۆر دوور ناڕۆم باسی میری بەدرخان و یزدان شێر و میری سۆران و عوبێدڵڵای ناهری و ئەمانە ناکەم کە هەرە هەموویان لە کاتی گفتوگۆ غەدریان لێکراوە یەمە سەر کۆماری تورکیا لە سەردەمی کەمال ئاتاتورکەوە کە 1920 هاتوۆتە سەر حکوم 1923 بۆ بەسەر کۆمار ئەو کاتەی کە پێویستی بە کورد بووە لە پەرلەمانی یەکەمی تورکیا نوێنەری کوردستانی وەکو نوێنەری کوردستان بردۆتە پەرلەمان ناوی کوردستان و نوێنەری کوردستان وەکو نوێنەری کوردستان چۆتە پەرلەمان بەڵام دوایەوە پاشگەز بۆتەوە 1923 1925 شۆڕشەکرێ شێخ سەعیدی پیران شۆڕشەکە دوای ساڵێک ساڵ و نیوێک ئەگیرە عیدامەکرێ دوای ئەو شۆڕشی ئاگریداغەکرێ دوای ئەو شۆڕشی دەرسیمەکرێ دوای ئەو شۆڕشی ئەراراتەکرێ یعنی لە 1925ەوە هەتا 1940 ڕاپەڕینی چەکداری و بەردەوام لە دامای بافی کورد کراوە لە هەموویشی لە مفاوزاتەکانە کۆتایی پێهاتووە لە مفاوزات ئێمە نەگەیشتون بە هیچ ئەنجام ئەم پەکەکە و گەریلا خۆتان نەزانن ینی نە دەوڵەتی تورکیا توانی پەکەکە وەکو هێزی چەکدار لە ناوبەرێ نا پەکەکەش وەکو ستراتیجی چەکداری توانی لە 41 ساڵی ڕابردوو هاوکێشە سیاسیەکان هاوکەشە عسکەریەکان بگۆڕێ هەردوو لا دیارە گەیشتنەتە قەنەعەتێک لە ناوەڕاستی ڕێگەکە گفتوگۆ بکەن یەک بگرن من باە خۆشحاڵیمە دەوڵەت باخچەلی کە لە ڕابردووە هەڵوێستێکی ناسیۆنەلیستی تورکخانەی هەبوو بەرامبەر بە کورد ڕۆژگار ئەویشی هێناوەتە ئەو قەنەعەتە کە هەم پێشنیار بکە جەنابی ئۆجەلان بچێتە پەرلەمان و مەسلەی چەکدار و ئەوانە چارەسەر بکەن و کۆتایی پێبێنن و هەم ئەمڕۆ لەگەڵ برای ئازیزم سەلاح دەمیرتاش قسەی کردووە ئەمە ڕچەشکاردنێکی جوانە هەرچەند هێشتا هیچ دەستەبەرێکی سیاسی تیانە هیچ دەستەبەرێکی سیاسی تیانە من ئەڵێم تورکیا جگە لەوەی سەرۆکی پەرلەمانی تورکیا جەنابی هەفتەیە لەومە بەر قسەیەکی کرد بەڕاستی بەنسبەت بنەوە زۆر تازە بوو وتی ئێمە زیاتر لە 60,000 قوربانی ماداوە 3 تریلیۆن دۆلاریش لە 40 ساڵی ڕابردوو مەصرفی ئەم شەڕە بووە 3 تریلیۆن دۆلار باشە 3 تریلیۆن 60,000 قوربانی دەی باشە ئەوە یعنی چی یعنی هەرچی قودرەتی سوپای تورکیا هەیە بۆ لە ناوبردنی پەکەکە بەکارێنە ناوە سوودی نەبووە و پەکەکەش هەرچی وزەی نەتەوەی کورد هەیە نەک هەر لە باکورد لە باقی بەشەکانی کوردستانیش کردوونی بەگەرەلا قارەمان بوون شەڕیان کردووە نەیتوانیوە ستراتیجی سیاسی ڕزگاری کوردستان بەدی بێنێ دەیکەوا بە ئێستا ساڵێکە بە پێی قسەی دەوڵەتی تورکیا بەڕەسمی بڵاویان کردەوە ساڵێکە گفتوگۆ هەیە لە بینی دەوڵەتی تورکیا و ئیمرالی 4 کەس لە دەوڵەتی تورکیا یەکێکیان دەسەڵاتی تەواوی پێدراوە دەسەڵاتی تەواوی پێدراوە گفتوگۆیان کردووە سەرنجام ئەم نامەیەی لێکەوتوتەوە دوو سەردانی خوشکوبرایانی ئازیزمان لە دەمپارتی بۆ ئیمرالی و گەشتکردنیان لە ناو حزبەکانی تورکیا هاتنیان بۆ باشوور بینینی جەنابی کاک مەسعود بینینی جەنابی باڤڵ بەڵێ اینجا بابینە باسی نامەکەت کرد طبعا جەنابێت ڕاستە کەسێکی سیاسیت بەڵام ڕایەڵە و پەیوەندیەکی باشە لەگەڵ دنیای فکر و فەلسەفە و ئەوانە هەیە نامەکە جگە لە 3 داواکاری ڕوون ئەویش مەسەلەی چەکدانان هەڵوەشانەوەی پارتی کرێکارانی کوردستان هاوکات کۆمەلگای دیموکراتیک ما باقی هەز ناکەی ئەوەندەی کە شۆڕ ڕبێتەوە بۆ ناو تەحالیل و مەسائلی فکری و فەلسەفی ئەوەندە داخوازی
ڕوونی سیاسی تێدانە من وای دەبینم یان وایە؟ من پێش ئەوەیەوە بە نیو دەقەیتر مەجاد لێ خوازم ئەمەوێ بڵێم ئەو گفتوگۆیە گەیشتوتە ئەوەی جەنابی ئۆجەلان دەستپێشکەریەکی گەورە بکە شەرەفی سیاسی خۆی و چارەنووسی نەتەوەکەی تەسلیمی ئەم دەستپێشکەریە و تەسلیمی جەنابی ئۆردەگان و باخچەلی و پەرلەمانی تورکیا کردووە. ئەم نامەیە ناوڕۆکەکەی چییە؟ ئەوەی تۆ ئێڵێبا لەوە بێمە سەری جارە هەمومان ئەزانین جەنابی ئۆجەلان بایەخی بە مەسائلی فەلسەفی و ئایدۆلۆژی داوە لە ڕوانگەی نوێیەکی ناسیۆنالیستیەوە سەیری فەلسەفەی سەردەمی کردووە. ئەو تۆ وا دەیبینی جەنابی ئۆجەلان لە ساڵی 1970 پێی وابوو دوای هەرەسی یەکێتی سۆڤێت پەکەکە ئەتوانێت جڵەوی یا پێشەنگی خەباتی مارکسیستەکان و چەپەکانی دنیا بێ. تەبعا ئەمە بەدی نەهات، ئەمە وازی لێهێنین. دوای ئەوە بە ماوەیە کە ئەچێتە زیندان زنجیرەیە کتێبە نووسێ فەلسەفەیەکی تازە لە کتێبەکەیە ئەبینی سەبارەت بە ناسیۆنالیزم، سەبارەت بە دیموکراسی، سەبارەت بە شارستانی، سەبارەت بەم مەسەلانە. ئەمەش بەجێی خۆی ئایا بۆچی لەم نامەیە فکر ئەتوانم بڵێم هاوتەریبی دیموکراسی و تەریبی مافی سیاسی باسەکرێ لەبەرەوەی بەڕاستی ئەمە کارێکی جوانە. یعنی دیموکراسی بەبێ فکر یعنی چی؟ دیموکراسی بەبێ ڕۆشنگەری یعنی چی؟ دیموکراسی بەبێ مۆدێرنێتە یعنی چی؟ دیموکراسی بەبێ سیکولارزم یعنی چی؟ نییە. نابێ بە دیموکراسی، نابێ بە سیستەم، نابێ بە کولتور. چەمکەکانی دیموکراسی بریتە لە کۆمەڵێک چەمک. یەک چەمک نییە حکوومەت دانیە انتخابات بکە دووسێ حزب بێن و بڕۆن. ئەمە ینی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە کاریکاتێری دیموکراسیە، ئەمە کارتۆنیە ئەم دۆلە دیموکراسی. دیموکراسی لە جەوهەرایە. بەڕێز ئۆجەلان لە جەوهەری دیموکراسی تێگەیشتۆ بۆیە خەباتی چەکداری ئەڵێ واز بێنن، پەکەکە ئەڵێ هی سەردەمێک بوو بە پێی بڕیاری ئەو ئەبێ واز بێنن. ئەنجا مەسلەی فکری تازەی بەستۆتەوە بە کۆمەلگای دیموکراسی. ئەمە هەمووی قابلی مناقەشەیە و لە گفتوگۆیە لە دانیشتنەکانە ئەبێ ئەمە ببێ بە بەشێک لە پرۆژەی گفتوگۆکە. کاکمە لە بەختیار پرسێک لەبەر دەردکەوێ مەسەلەن تەبەحسە بانگا برێز ئۆجەلان کرد مەدیت یانی ڕەنج گوت سێ داخوازین ویên سەرەکە بوون بەریک و بەحسە داخوازین خۆ بکێ ینی دەستپێکەکە فەلسەفی چێ کرد مەسەلەیە گواردنین کو چێت بنڕە لێ مخواست وێ بزانبم بەرسڤە کو پەکەکێ داخویانیە پەکەکێ لە هەمبەری وێ بانگا ئۆجەلان عەجەبە ئۆجەلان دەزانی بوو کو وێ پەکەکێ داخویانیەکە وەها بدە و ئەف داخویانیە کو پەکەکێ دایە لە گۆر نەرینە تە bi dilê Abdullah Öcalan e? من ناتوانم بڵێم جەنابی ئۆجەلان فەلسەفەیەکی لەسەر ناسیۆنەلیزمی تازە داهێناوە. ئەڵێم فەلسەفەی موتوربەی بزوتنەوەی ناسیۆنالیستی و دیموکراسی کردووە. ئەگینا فەلسەفە بە مانازانستێکەکەی ئەوەیە دەبێ شتێک دابێنی و ببێ بە فەلسەفە هیچ فەیلسوفێک پێش تۆ باسی نەکرد بێ. ناسیۆنالیزم لە مێژووە 300 ساڵ زیاترە باسەکرێ. سەدان بیرمانگە دنیا سەدان فەیلسوفی كاك مالا بختير بحثا فلسفيك وعبد الله وجلان بيشكيش كان ناكم از بحثا تشتي كدروجا في دكم بحثا ويا كيدكم عجبا افدا خويانيك وباكاكيت دايا لسر مسألة بانغا اوجلان تزاني يعني مثلا باكاكيت بيجا باشا مشهر روستاند اگر بس بيكات ليجبو تشك دانيني وجبو هالوشاندنا باكاكي دفي عبد الله وجلان بخوا باش دار ببا بخوا كونفرنسي بريفا بباش بركويه باكاكا افا كري عبد الله وجلان ئۆجەلان دەزانی بوو پەکەکەوێ داخویانیەکە بۆ ها بدە؟ بەڵێ من بەش بە حاڵی خۆم ئاوایە بینم کە پەیامەکەی جەنابی ئۆجەلان تا ئێستا هیچ زەمانێکی یاسایی و زەمانێکی سیاسی لەلایەن دەوڵەتی تورکیەوە وەرنەگرتووە لە پەیامەکەیە دیار نییە. ئایا لە پشتی پەردەوە لە کۆبوونەوەیەکانە زەمان هەیە و جارێ کاتی باسکردنی نییە ئەمەیان هێڵینەوە با بزانین لەمە دوا چۆنە بێ سەبارەت بە پەکەکە. من پێم وابێ ئەو ئیلتیزامەی پەکەکە بەنامەکەی جەنابی ئۆجەلانیان کرد من تەقدیری یەکەم بەڕاستی ئاسان نییە
41 ساڵ لەو شاخەبی هەزاران هەزار قوربانی بدەیت ئەو هەموو کچە کوڕە جوانە لەگەڵ دابێ و 40 ساڵ مقاومەت بکەی ئاسان نییە ئێستا بە یەک نامە بڵێ خواحافیز یعنی حەقا جەنابی سەرۆک کۆماری تورکیا و جەنابی سەرۆک پەرلەمانی تورکیا جەنابی دکتۆر جەنابی باخچەلی ئەمانە تێبگەن ئەم پرۆسەیە بەڕاستی زەمانێکی ئەوێ و لە بەرامبەر ئەم هەموو دەست پێشکەریە جوانە و ئەم بڕیارە سیاسیانەیە کە جەنابی ئۆجەلان داوێتی و بە پۆزۆتیفیش پەکەکە جوابی داوەتەوە ئەبێت دڵنیاییەک بدرێ پەکەکە بە دوای دڵنیاییە نەک بڵێ نایکەم نییە ئەوان جەنابی ئۆجەلانیان زۆر خۆشەوێ و پابندین بە بڕیارەکانی بە جوانیش پابندن بە بڕیارەکانی ئەمە بەڕاستی ئەمە یەکەم تەجروبەیە لە مێژووە یەکەم تەجروبەیە لە مێژووە سەرۆکی حیزبێک لە زیندانەوە بڕیاری وا بە حیزبەکە بە قسەی بکە باشە کاک بەختیار لە هەمان کاتدا پێدوانیە طبعاً خەباتی پارتی کرێکارانی کوردستان لە باکووری کوردستان بە 19هەمین پرۆسەی خەباتی کوردان دێتە هەژمارکردن وەکو سلێمان سۆیلۆ باسی ئەکات یەکەم جاریش نییە کە هەم دەوڵەتی قوڵ هەم حیزب هەم سەرۆک کۆمار هەم ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵات ئیرادەیەک پیشانیان بە کۆدەنگی گوتارێکی هاوبەشیان هەیە بۆ مەسەلەی ئاشتی لە تورکیا نا یەکەم جار نییە ئەمە هەر سەبارەت بە پەکەکە 1993 لە بەقاع جەنابی مامجەلال لەوێ بوو دەست پێشکەری کرا خاڵە خۆش بوو ترگت ئەزال جەنابی مامجەلالی ڕاست پاردبوو لەگەڵ ئۆجەلان قسە بکە ئاگر بەسییان بە یەکتەرەفە ڕاگەیان کەوتە ناو پرۆسەیەکەوە تا ڕادەیە کرانەوەیەک دەستی پێکرد لە دوای ئەوە جارێکی تریش ئاگربەست ڕووی داوەتەوە لە دوای ئەوە کە ئاکپارتیاتە سەر حکوم کرانەوەیەک دەستی پێکردووە و سیستەمی کەمالیزم لە تورکیا تا ڕادەیە گۆڕانکاری بەسەر هاتووە زمانی تورکی لە ئەدەبیاتە لە چاپەمەنیە لە نەورۆزە لە ئیزگە و هەندێک جگە لەوەش کاک نەچیروانیش دەست پێشکەری کردووە 2023 دەست پێشکەری کردووە قسەی کردو لەو مەوضوعە خەڵکی تریش دە قسەیان کردو بریتانیا بەلجیکا نەرویج ببورن ئەمانە لە ناو مەوضوعەکان ئاگربەستی تریش کراوە ئەمە بەردەوام هەبووە بەڵام بەداخەوە نەگەیشتوتە نەتیجە باشە خۆت ڕاستەوخۆ هەرگیز ڕووداوێک هەیە کە قسەت لەگەڵ بەڕێز ئۆجەلان کردبێ و نەڕینێک ڕوانگەیەکی ئەو دەمەی ئەومان بۆ بگێڕیتەوە لەسەر ئاشتی کەوا ئیکەم بە دوا پرسیار بۆت دوای 1993 من لە دیمەشق لە ماڵی جەنابی مامجەلال بە خزمەتی گەیشتم 6 دانە سەعات بە یەکەوە دانیشتین 6 دانە سەعات دوو ئەندامی مەکتەبی سیاسیانی لەگەڵ بوو لەوێ من باسم کرد وتم جەنابی ئۆجەلان تکایە دوای جەنگی سارد دوای ئەوەی چین پاشەکشەی کردووە لە پشتیوانی گەلان ڕووخانی سۆڤێت و ئەوروپای شەرقی خەباتی چەکداری وەکو ستراتیژ کۆتایی هاتووە وەکو تەکتیک با بمێنێ بەڵام بایەخی زۆر بە شار بە ڕاپەڕین بە خۆپشاندان بە پەرلەمان بە هەڵبژاردن بە ڕێکخراوی و مەدەنی بەوانە بدەن تەبعاً ئەو کاتە ئەوان ڕێیان وانە بوو من لە شوێنێکی تریش ناو ناهێنم لە شوێنێکی تریش سەرکردایەتی پەکەکەم دیوە بە تایبەتی خاڵێ خۆشببوو برای جەنابی ئۆجەلان فەراد ئۆجەلانم دیوە ساڵی 1990 هەمان قسەم لەگەڵ کردووە 1990 نامەیەکم بە زمانی عەرەبی بۆ جەنابی ئۆجەلان ناردووە ئەوەی بۆی بردووە ئێستا ماوە و زیندووە لەوێ ئەڵێم خەباتی چەکداری وەکو ستراتیژی چەکداری تەواو بووە ئێمە تووشی ئەنفال بووین تکایە بایەق بەشار بدەن و تورکیا نەرم ئەچێتە ناو پرۆسەی دیموکراسی لە 15 ساڵی ئایندا کتێبەکەی کە باست کرد من 1989 نووسیومە ئامارم لە کتێبەکە هێناوەتەوە 31 شۆڕشی چەکداری لە مێژووە کۆتایی هاتووە خەباتی سیاسیان کردو دوایەوە ینی ئەم یادەوەریانەم هەموو هەیەەوە هیتری شمەیە کاتی ئەوە منی هەمووی باسکەم
لەگەڵ جەنابی دەمرتاش بە یارمەتیت ئەمە زۆر گرنگە بەلامەوە لەگەڵ جەنابی دەمرتاش کاک ئەحمەد تورکی لەگەڵ بوو وەفدێکی باڵای هەدەپە هاتبوون ئەو کاتێ 83 کورسیانێ نابوو لە مەکتەبی سیاسی لەگەڵ یە دانیشتین هەموو کارگێر و چەندەدایکی مەکتەبی سیاسی دانیشت بوو من پێم وتم کاکە بچنە حکوومەت وتم کاکە بچنە حکوومەت دوای 2 ساعت مناقەشە فایدەی نەبوو ئاخری پێم وتم دەمیرتاش یا چیتە حکوومەت یا چیتە زندان یەک ڕێگەی سێم لە بەردەمت نییە بەمە نەوەستاین پەیامم نارد بۆ جەنابی جومعە هەڤاڵ جومعە وتم تکاتان لێکەین ڕێگەیان بدەن با بچنە حکوومەت معادلەکە ئەگۆڕێ پرۆسە سیاسەکە ئەگۆڕێ دنیا بەرەو گۆڕانکاری فرەوان ئەڕوا تکایە ڕێگەیان بدەن بەڵێ باشە ئەی ئەوە بە دەمیرتاشە تۆ یا دەچیتە حکوومەت یا دەچیتە زیندان منیش لە تۆ دەپرسم ئەی ئاپۆ بەڕێز ئاپۆ سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندان دەردەچێ پرۆسەی ئاشتی بەم زوانە سەمەر و بەرهەمەکەی دەبینین حەزەکەم لەگەڵ ما بمێنیتەوە چونکە ئەگەر یا ببوورە بەس وەڵامم مێرەوە ئەگەر بۆ ئێمە ڕووداوەکان شرۆڤەیە و لای من پرسیارە بەڕاستی تۆ دوان لە میوانەکانی ترم و بە تایبەتی جەنابەت خۆت لە ناو زۆرێک لە ڕووداوەکان نابووی ئەگەر ئەزانم میوانت هەیە بەڵام بۆ پاش ناوبڕەکەش لەگەڵم بمێنیتەوە تا یەک دوو میوانە دوێنم چونکە نەک تەعقیبێک یا سەرنجێک یا پرسیارێکیان هەبێ بۆ جەنابەت زۆر سوپاست دەکەم ئاساییە سەرچاو باشە سەرچاو سپاس هەر من پرسیارم کرد هەر دەرهێنەر دەبێژێ یوسف دەبێژێ ناوبەر بدەن و جا فەرمایشتە چییە بەڕای تۆ خۆت بەرنامەکە لەگەڵ تۆیە دەچیتە ناوبڕ یا بەردەوام بێت لەگەڵ کاک خەلیل بەرنامە لەگەڵ لە ڕەنجە ئەزجی میوانم مگوت ئالیکاریا ڕەنج دکم لێ ئەگەر دەرهێنەر دەبێژە بچە ناوبەرێ ئەس دەبێژم بچ ناوبەرێ قسەی دەرهێنەر ناشکێنرێت بچ ناوبەرێ دەباش بچە ناوبەر ئەوە ئەمری کرد فەرموو بینەرانی ێژە ئێستەینەوە خوا یەک دەقە مەڕۆن بینەرانی بەڕێز لەگەڵمان بمێننەوە تەمان کاک سەردار شتێکی زۆر جوانی نووسیوە من زۆر معجبی ئارگومنتەکەی بووم بەشی دووەمیش بڕیارە بنووسە کاک سەردار ئەزانم دووریت و غەریبیت و بەڵام تەحملمان بکە ڕووداوێکی خۆش هەیە حەزەکەم دڵ بخوێن دوای ئەم ناوبڕە کاک خەلیل بدوێنێ وەکو هاوڕێکی دێرین و هاوشاریەکی بەڕێز ئۆجەلان وەکو ئەندامێکی سەرکردایەتی پەکەکە لە شام شتێکمان بۆ گێڕێتەوە کە جارێکی تر نەجمەدین ئەربەکان نامەیەکی ناردووە بۆ بەڕێز ئۆجەلان کاک عەبدوڵڵا ئۆجەلان پەڕێکی سپی ئەیاتە دەست ئەم کاک خەلیلەی بەڕێز کە ئەندامی سەرکردایەتی پارتی کرێکاران بوو بزانین ئاپۆپی وتووە کاک خەلیل چی بنووسە بۆ نەجمەدین ئەربەکان ئەمە پاش ناوبڕەکە دڵ بخوێن ئەی دوێنێ چونکە دڵ بخوێن زۆر خۆش خەڵکە دوێنێ ئێستەینەوە تەماشەبانەی نێژا جارەکەدن دەم باش و پرۆگرامە لەگەڵ ڕەنج بەردەوام دکە تشتێکی جوارە بێژ تەنێ کەسێک کو دناوە پەکەکێدا بوونە پەکەکی نۆست دکەن یعنی کەسێک کو لە دەرڤەی پەکەکێنە وەکە کەسێک کو ژناوە پەکەکێ دەرکەتنە پەکەکێ باش ناس ناکەم باوەڕ بکەن یعنی دل دەرڤەی پەکەکێ نکاری پەکەکێ باش ناس بکەی ئەگەر تو دخوازی پەکەکێ باش ناس بکەی دەوێت پرسە پەکەکێ جوان کەسان بکەی کو ساڵێن دوور و درێژ دناوە پەکەکێدا مانە ئەو ئاهایە یعنی te nikarî pekekê ji programan ji pirtûkan ji nivîsandin û ji daxuyaniyan nas bikî divê tu pirsa pekekê ji wan kesan bikî ku di nava pekekê de mane hemû sir û esrarên pekekê nas dikin divê ji we re bêjim ev weke guharekî be di guhê we de be ez ê pirsa pekekê ji kê bikim ez ê ji Xelîl Atac bikim ku salên dûr û dirêj di nava PKK de maye di astên herî bilind di nava PKK de maye berpirsyariyên herî bilind nava PKK de kiriye yanî bûye berpirsyarekî mezin û serokê PKK Abdullah Öcalan jî pir ji nêzik van nas dike ev gelekî giring e bi taybetî divê pêvajoyê de mirov van mijaran bi wan kesan re got û vêj bike berî em werin stûdyo ez û renc Xelîl Atac ji me re behsa بابەتێکێ کرد دەما کو سەرۆکوەزیرê Tirkiye Erbakan bûye yanî
سروك رفاه بارتيسي يعني بارتيا رفاه نجم الدين أربكان بويا قوت ودماجي أربكان ناميك جي عبد الله أوجلان را شاندبو وداخوازا دست بيكرنا بيفاجويا كي كربو إجاري دوي نامي دا چه هبو أوجلان چاوا برسوا وي نامي دا بو و چه سال بو كك خليل تبخيراتي سرچاوان سپاس باري تقالكي گرانه نر رنج باري خليل أثاج پر گران بو وی برسوا 1% بدي بری هر تشتی اواب پیواجی آشتیش کو درکت آها یعنی أفي بري دبجيان وكا اینو که دبیجی این بنا بسر نکرد دلبخان بحثا رابوري دكا بوين بينن بحثا چاوا أربكان نامج از او بیجم ارباخان تقریبا 1997 از شامه بوم لگل سرو کاپو بوم و دمه من مکر گوار هست چون نامک دسته اگو نماز نجمتین ارباخاناتی نوارو که چیه زیاده تشتی کمریا بینه برچاوان نبون دموکراسی ترکیه işte şer bir sakinin ev şerra zarar da bu Danistan'ın çebün riya ve bevekirin deriye ve bevekirin serve esası bu ücalan ko bu xina mxan ko çit beji ziyade bersiv naday çi bejim tiştekte de nine go arabın nefsine bersiye bedevi name او چت خوازن گو وقت دخوازی وان بنویسینه من نامه گرت وقت دخوازی وان işte به زمانه کی هم بیزن نورمال و خواسته کی و جهدانه همیش دخوازن شهر بیسکراندنه محتابک هوا دانستاندن هوا bu که آشتی پیش بکوه نوبت کردان و دولت ترکیه دا به زمانه کی bu سواسط تاعت نویساندنه مدای خواند imza kirgu emrek. Bu kurti dali name de vay. Öcalan god em aşti daxwazi. Öcalan 1993 peva. Jwe peva edini ser aştiye gav fikir çebu. Bes bari xab Türkan nedbu. Xwast aşti çebe, xwast Danistan'dan çebe. بس تجارة باري خود يعني دقوت وان افدم د سردم اربكان دقوت افدم دقوت نجدين اگر جديبن ام آمادينا دقوت ام آمادينا بس دقوت وان افدم نجديبون تشتكي هذا النادي تشتكي برسيف ببا مسألة كردان خاصة كردان برسيكي بدأت هذا نابو دخوازه چکدانی نه هبو که خلیل دخوازه چکدانی نه نبو شر راوسته وانجی شر راوسته که ریا دانستاندن بفکرن دموکراسی را مجال چه بکر سر و دانستاندن چه به جوهری وابو Öcalan her خواست آشتی چه ببه وقت بیشم نقطه کی وی رئیسی باری خب ترکان زوج چه ندبو. دوگتن işte او دخوازن تشتکی ندن کرده شر به سکناندن شر سلاح بندانینه işte پشتی و اوه. بس ایرو به باور کی فلسفی دناف پیام خدا öcalan de beje serdemi xabati çakdari beser çuya افدم که پککت چه بویا سردم سوسیالیزمی واقعی بو نوکه ایرو خبات دیموکراسی ضرورت کیا ایرو نرینوی هاتیه گوهارتن دبیجه ایرو آشتی بویا ضرورت کی دبیجه چکدانان و حل کرنا پککه جی وکی ضرورتک دبینه دناف پیام خدا بله نودی سه نودی چار پیشکفتنا پک که زیروه آستا تاوری بلنده بله لما مصابه بوی رابردو ایرو مهمه ام تحلیل ایرو بکن ضرورت آشتیج بو کردا يعني تتظاني
ئۆجەلان لە هەمیا زێدەتر د ناوواقعێدایە بۆ خۆ پارتیکرێکاران چێکریە خۆی دەزانێت چ دەکا خۆی لە ناو زینداندا بەردەوام بیری کردوێتەوە یعنی ئێستا کە گەیشتووە بەوەی کە ئاشتی تەنیا چارەسەرە پێدوانیە ئەمە پێویستە هەمووان ڕێز لەم ئیرادەی ئۆجەلان بگرن کاک زریان. سوپاس کاگرانج من وابزان بە سۆرانی قسە بکەم باشتر قەیچەکە فەرقی نییە خۆی لە ڕاستیە دروستترین هەڵوێستێکە کە سەرکردەیەکی کورد لە باکووری کوردستان و لە تورکیا بگرێتە بەر چونکە سەیری نەتیجەی شەڕ بکەی نەتیجەی شەڕ معلومە کە تقریبا لە ماوەی 5 ساڵی ڕابردووە شەڕ لە قازانجی کورد نییە نەک 5 ساڵی ڕابردووە لە ماوەی زیاتر لە یەک دەی ڕابردوودا شەڕ لە باکووری کوردستان پێچەوانەی بەرژەوەندی کورد بەڕێوەچێت بۆیە کاتێکە شەڕەکە خۆی ئۆتۆماتیکی قازانجی نیە ئۆتۆماتیکیەکە ڕێگایەکی دیکە پێویستە هەڵبژێردرێت جۆغرافیای شەڕ گۆڕدراوە ژمارەی قوربانیەکان زیاتر بووە شەڕەکە گەیشتە بوون بەست ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە واقعی کۆمەڵایەتی کورد لە باکووری کوردستان جیاوازە لە واقعی کورد لە هەرێمی کوردستان جیاوازە حتا لە واقعی کۆمەڵایەتی کورد لە ڕۆژهەڵات و تەنانەت لە ڕۆژاوای کوردستانیش جیاوازە لەوێت تێکەڵاوبوونیەکی زیاتر هەیە لەگەڵ کۆمەلگای تورکیا بۆیە ئەو ئایدیا و ئەو بنەما ئەو بیرۆکانەی کەوا بەڕێزۆجەلان باسیەکات ڕێک و ڕەوان دق و دق بۆ کۆمەلگای کوردی لە باکووری کوردستانەشێ مەسەلەن هەر هەمان ئایدیای ئۆجەلان بێنی بۆ ئێرە ناشێت بەڕاستی جێبەجێ بکەیت بەڵام بۆ باکووری کوردستان ڕێک وەکو خۆیەتی هەلومەرجێکی نێودەوڵەتی و هەلومەرجێکی کۆمەڵایەتی زۆر جیاواز لە ئارادایە بۆیە ئەو دەستپێشخەری بە قەناعەتی من وەرچەرخانێکی مێژوویە و ئەمە ئەتوانێت کاریگەری لەسەر وەزعی کورد لە ڕۆژاوای کوردستاندا بنێ ئەتوانێت پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بکا و ئەتوانێت لە ماوەی درێژخایانیشدا کاریگەری دابنێ لەسەر ئەوەی کە چۆن چۆنی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بگێتە ڕۆژەوە بۆیە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە ئەگەر دەرفەت هەبێ من ئەمە شرۆڤەیەکی نامەکەی بکەم پەیامەکەی بکەم چونکە هەستەکەم بەبێ شرۆڤەکردنی پەیامەکەی بەوردی هەموو شتەکان ڕوون نابێت دیمەنەکە ڕوون نابێتەوە یەکەم 5 خاڵی سەرەکی هەیە لە ئەم پەیامەیە کەوا بەڕێزۆجەلان ئەم هینەی کەوا دەری کردووە و زیادکراوەیەکیش هەیە بە پەیامەکەی کە بە زمانی سڕی سورەیە ئەندەر پەرلەمانتارەکەی هینەوە ئەعلانی کرد کە ئەویش گوتی قسەیەکی دیکە هەیە کە ئاوای گوتووە یەکەم لایانی ئەوەیە کە ئەو هاتووە مەسلەی ڕەوایی پەکەکە وەکو ڕێکخراوێکی سیاسی کاڵ ئەمە هی سەردەمی شەڕی سارد بووە ڕێکخراوێکە کە ئیتر قۆناغی سەردەمی سۆسیالیزم تقریبان کۆتایی بەسەر هاتووە لێرە ئۆجەلان ڕاستگۆ بووە لەگەڵ ئایدیا سەرەکیەکەی خۆیان ئەگەر ئەو کەسەی ئۆجەلان ناسێت کتێبی داستانی ژیانەوەی خوێندبێتەوە زۆر بەباشی ئەزانێت کە ئۆجەلان ئەو کاتەش خۆی بەڕوونی باسیەوە کە ئەڵێ من کوردایەتی ناکەم لەبەرەوەی کە کوردم ئەڵێ کوردایەتی یەکەم لەبەرەوەی کە سۆسیالیستم و کاتێککە ئەمە دەیتەوە سەیرەکەیتەوە ئەو کاتێکە ئەڵێ ئیتر ئایدیای سۆسیالیزمی واقعی ئیفلاسی کردووە ئیفلاسی چەپ ڕائگەیەنێت و هەموو ئینسانێکیش بۆی هەیە کە تقریبان ئایدیاکانی بگۆڕێت بیربۆچوونەکانی بگۆڕێت و لە دوای ئەو نەتیجەی کەوا نایدات ئەمە شتێکی ڕەوایە و شتێکی مەشروع بۆ هەر کەسێکی دیکە زیاتر ئێستا ئێمە ئۆجەلانێکە بینین کاتی خۆی شۆڕژگێر بوو کاتی خۆی ئۆجەلانێکە بینین کە چەپ بوو بەڵام ئێستا ئۆجەلانێکە بینین زۆر دیموکراتە ئۆجەلانێکە بینین کە بەرەو ئایدیایەکی لیبراڵی ترە ڕات ئەمە خاڵێک خاڵی دووەمی ئەوەیە کە جەخت لەسەر ئەوە کاتۆ کە هاوبەشیەکی مێژووی هەیە لە تاریخی کورد و تورکە لە ڕاستیە ئەمە حقیقەتێکی هەیە هەر خودی یەکەم کەسێک کە دەستەواژەی کوردستانی داهێناوە کابرایەکی تورک بووە لە تاریخدا ئەوەی کەوا ئەو دوو ئیمپراتۆریایی کەوا ویلایەتێکیان بە ناوی ویلایەتی کوردستان قبول کردووە دیسان هەردووکیان هەر تورک بوون یەنگ سەلجوقیەکان بوو ئەوەی دیکەشیان عوسمانی بووە پارێزگارێک یا ویلایەتێک یاخود شوێنێک بە ناوی کوردستان کە دامەزراوەکو ناوی کوردستان ڕاستە کورد هەر هەبووە 2000 ساڵە کورد هەر هەیە لە منتیقەیە شوێنی خۆی هەبووە وڵاتی خۆی هەبووە بەڵام ناوەکەی کوردستان نەبوو ناویشتی دیکە بووە بۆیە ئەم هاوبەشیە زۆر جار کورد و تورک بەیەکەوە هاوبەش بوون زۆر جاریش دزایەتی یەکتریان کردو بەڵام ئەو خاڵانەی کەوا هاوبەش بوون بۆ نمونە یەکەم دانوستاندنی نێوان سوپای ئیسلام و لەشکری تورک کێ چووە کە بە نوێنەرایەتی لەشکری تورک دانوستان کە ئەمیرێکی کورد بووە
بۆیە لە شەڕی مەلازگردا 10,000 هێزی کوردی هەبووە 40,000 هێزی تورکی هەبووە ئەم هاوبەشی هەیە کاک زێران تە بەحسە خاڵین گرت تەگوت 5 خاڵین وای دیژ بێژم کورتی ڕخنە لە ناسیۆنالیزمە گرێ ئەمە بۆ باکوور دروستە چونکە ئێستا کورد لە باکووری کوردستان وازی لێ بێنە بەریدا لە 50 بۆ 60 کورد لە باکووری کوردستان خۆی بە زمانی کوردی قسە ناکات قزم قاپی قاپامیشکە ئەوها قسەکات ینی قزم قاپی قاپامیش بکە تەنیا کەکەی کوردیە کچم دەرگاکە بگرە مەسەلەن ئەگەر ژنێک لە ماڵەوە بە مناڵەکەی خۆی بڵێ کچەکەم ئەو دەرگایە بگرە ئایدیای کوردایەتی لەوێ لە زمانە کورد نەکراوەتەوە لە باکووری کوردستان ینی ڕاستە کابرا بە تورکی قسەکە بەڵام خۆی هەست بە هەستێکی کوردایەتی هەیە لە لای بەڵام لە هەمان کاتژە زۆر بەلایەوە تەبیعیە کە بە تورکیەکی پارا و تورکێکی ڕەوان قسە بکە بۆیە بیرکردنەوە لەوەی کە بڵێ ناسیۆنالیزم یاخۆت حەلەکان ئەگەر زیاتر لەسەری بوەستی هەرچەندە بەڕاستی لەوانەیە ئێستا زۆر کەس نیگەران بێت لەو تەحلیلەت کە ناوهێنانی کوردستان بۆ یەکەم جار بەم جۆرە ناونراوە چونکە بەڕاستی پشتبەستن بە تەنیا سەرچاوەیەک ڕەنگە ئیشکالامێز بێت چونکە بۆ خۆتەزانی خودانی سەرەکی حتا لە لای زانانی ئارکیۆلۆژی میثیۆلۆژی تیۆلۆژی بەڕاستی خاوەنی سەرەکی جوگرافیای میزۆپۆتامیا بۆ خۆتەزانی کوردە و وشەی کوردستان زۆر زۆر دێرینە و تەنانەت ڕیشەکەی بنەوە بۆ سەردەمی سۆمەریەکان اینجا لەوانەیە تۆ سەرچاوەیەک شک بەریت ئەمان بەڵام یعنی بەڕەهایی ئیسنادکردنە سەر یەک سەرچاوە بۆ ناوی کوردستان ڕەنگە تۆزێ پێویست بکە ورتتر بین لەسەری مەسلەکە پەیوەندی بە قسەکەی من دژی قسەکەی جەنابەت نییە ڕێگەرەوەکو تۆ بیرەکەمەوە من ئەڵم 2000 ساڵ 3000 ساڵە کورد لەم منتیقا هەیە خاوەنی ئەم خاکەیە خاوەنی ئەم جوغرافیایە بەس ئەو کاتە ناوێکی دیکەی هەبووە بە ناوی دیکەوە کورد ناونراوە لە سەردەمی سەلجوقیەکانەوە ئەم ستانانە پیا ئەبن مەسەلە نەواڵی ئەفغانستان پاکستان تاجیکستان کوردستان سەردەمی سەرمایەکانتەوە سێ خاڵت وتمان سابەس دوانی مابوو دوانی دیکە ئەوەی کە وەکو وتم ڕخنە لە ناسیۆنالیزمە گرێکە حل لە ناسیۆنالیستەکان بۆ پرسی قومی ڕەتەکاتەوە کە ئەمە دیارە وەکو وتم تەنیا بۆ باکوور گونجاوە ئەگینا بۆ پارچەکانی دیکە گونجاو نییە فەرمانی چەکدانان و مەسلەی هەڵۆشانەوەی پەکەکە هەیە و دوجاریشەوەیە کە باسی دیموکراسی وەکو ڕێگە چارەیەک بۆ پرسی کورد لە باکووری کوردستان نەخاتە پێشەوە لەم کۆنتێکسا بێت و تەماشای پەیامەکەی ئۆجەلانکەی و ئەمەش بەبێ گفتوگویەکی پێشوەخت نەکراوە ئەو شتانی کەوا ئەیڵێت ڕێک هەر هەمان ئەو شتانن کەوا لە ساڵی 2015 ڕێکەوتنێکە بوو لە بینی لایەنی کوردی و دەوڵەتی تورکیا پێیان نەگوت ڕێکەوتنی دۆڵمە باخچە لەم ڕێکەوتنت دەخاڵ بوو خاڵە ئەخیرەکەی چی بوو کە لە دوای ئەوەی کە ئەمانە هەموو جێبەجێ بکرێت لە ئەخیرەوە ئۆجەلان بانگەوازێک بکات بۆ چەکدانانی پەکەکە ئێستا چییە؟ ئێستا شتەکە عکس کراوەتەوە ئۆجەلان بانگەوازی چەکدانانی پەکەکە کات دوجار ئەو خاڵەکانی دیکە ئەخرتە ڕۆژەوە خاڵەکانی دیکە چین؟ ئەوەی کە من بیزانم و بیست بێتم ئەوەیە کە ئەم پرۆسەیە بە سێ مەرحەلە ئەچێت مەرحەلەیەکی ئەوەیە کەوا ئۆجەلان داوای چەکدانانی پەکەکە ئەکات پەکەکە قوبوڵی ئەکات لە دوایەوەی کە قوبوڵی ئەکات لە ماوەی 3 مانگە هەمووی 3 مانگ پێکەوە کۆنگرەی پەکەکە ئەکرێەوە ئۆجەلان بۆ خۆی سەرپەرشتی کۆنگرەکە ئەکات چۆن مەسەلەن لەکوێ بە فیزیکی لەوێ بێ بە ئۆنلاین نابێت بە فیزیکی لەوێ نابێت لە ئازاد بووە بە ئازادی هەڵی دەوەشێنێتەوە بە ئازادی ئیداری کۆنگرەکە دەکا لە ئیمرالیەوە دەبێت چۆنە مەسەلەن بە احتیمالێکی زۆر لە ئیمرالیەوە بێت بەڵام ئیمکان و کەرەستەی ئەوەی پێدرێت کە لەگەڵ خەڵکا پەیوەندیەکی بەهێزی هەبێت لە دیاریکردنی ئەندامەکانی کۆنگرەیە کە خەلیل ڕەنگە زۆر باش بزانێت کە چۆن ئەندامەکان دەستنیشانەکرێت لە نێو پەکەکەیە بۆ کۆنگرەوەمانە ینی ئۆجەلان ببورنە ئۆجەلان زیندانی دەردکەوە دەرناکەوێت لە زیندانە لە ئیمرالی ڕەوشاوی باشتر دەبێت احتیمالت مالێکی دەبمینە دوای مالێدا وەکە کوبارێ لە شامێ و جهێندن خەلک دوچوو جەم و داهات و هەواڵی نوی بچن جەم بێن تدبێژی کەس دەچێت بەڵێ هەفتەی داهاتوو جەمی وێر کاک خەلیل زوو مەسەلەن دەبێژن کاک خەلیل و مەسەلەن پەکەکە کاک خەلیل ئێمە باسی 93 دەکەین جیلێک فەقیرە ئەو دەما ئەو لە ناو پەکەکەدا دەمیوانێن تەل دەربە هەنا وەڵا کاک سەردار تەب بە حزدەکەی دەگ لەگەڵی تەهرە جەم کاک سەردار ئەرزە هەرم جەم کاک سدقی باشە مامەسا سەردار لە نووسینێک تا کە بەڕاستی من لە زۆر شوێن بینیمەوە نووسینێکی ورد و جوان بوو
بەڵام تحلیل بۆ نامەکە ئەکەیت و باسی کۆد دەکەی بەڵام من هەر کاتێ ئەو کاتە نەشەمەزانیە بی بە میوانم یەکسەر ئەو پرسیارم لا دروست بوو تم مامۆستا سەردار بەڕاستی کەسێکی بیرمەند و وردە ئایا بۆچی بۆ کۆ دەگەڕێ خۆ ئەمە نامەی سەرکردەیەکە بە سەرکردەیەکی سیاسی دامەزرێنەری پارتێکی سیاسیە ئێستا گەیشتۆتە ئەو قەنەعەتەی کە خەباتی چەکداری نەماوە خۆ ئەمە نامەی تەنزیمی نییە تا پێویستی بە ڕاز و نیازی نهێنی و کۆد بێ بۆچی ئەم نامەیە وا دەبینی بۆچی پێدوانە ئەمە بە ویست و ئیرادەیەکی قوڵەوە و تێگەیشتنەکانی وەکو زریان ڕۆژەڵاتی ژووتی دابڕاو نییە لە تێزەکانی پێشووی تەنانەت لە کتێبە فکریەکانی پێشووی ئێستا گەیشتێتەوە قەنەعەتەی ئالیەتێکی تری خەبات بگرێتە بەر کە ئەویش مەسەلەی دیموکراتیزەکردنی کۆمەلگا لێرەدا مافەکان تەحقیقەکات. زۆر سپاس کاکڕەنج زۆر سپاس بۆ هەموو برادران کە بەشدار بوون لە ڕاستیە ئەو بەڕێزانەی لە زۆر نزیکترن لە پارتی کرێکاران و چۆنێتی شکردن و میکانیزمیوانە ڕەنگە من لە دوورەوە وەکو بە میتۆدی زیاتر ئەکادیمی و ئەوانە تەحلیلەکەم بۆ من ئەم نامەیە بە سازشکاری لە نێوان کۆمەڵێک هێزە نووسراوە مانای ئەوە نییە بەڕێز ئۆجەلان نەینووسیوە بەڵام لە دانوستان و سازشکردن و هەبوونی ئەو هێزانە واکە ئەم نامەیە وها نەخوێنرێتەوە کە بریتە لە ئەوەی کە بەیاننامەی کەسێک بێ یان نامەی کەسێک بێ ئەمە بریتە لە دەستپێکردنی پرۆسەیەک کە بانگهێشتی هەمووانەکە بۆ ئەوەی تایە بەشدار بن لەم ڕێگایە ینی بۆ نمونە ناوهێنانی چەند سیاسیەک و ناوهێنانی ئەوانی ترنا ئەمە دەلالەتە لەوەی کە ئەوان لە پرۆسەی سیاسی داهاتوو لە تورکیا پشتیوانی ئەو بەتایبەتی ئەردۆگان و باخچەلی ئەمە لەگەل لە ناوخۆی تورکیا بیخوێنەوە لە ناوخۆی تورکیا هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەردۆگان ببێتەوە بە سەرۆک یا بە سەرۆک بمێنێتەوە و دەستکاری دەستور بکرێ و پرسی کورد ئەبێتە بەهانەی ئەوەی دەستکاری دەستور بکرێ و پێویستە بەوە کاکە دەستکاری دەستور بکرێ ئەگەر پرسی کورد بێدە چارەسەرکردن لە میانەی ئەمە پرسی دمانەوەی ئەردۆگان وەکو سەرۆک ئەویش ئەبێتە بەشێک لەو پرۆسەیە لەما ئەمە کۆدێکە لە نامەکە کۆدە خۆی بەوەی کە پاکەکە لە جەنگی سارد کۆتایی دێ ئەمە بۆ خۆی بەهانەیەکە بۆ زەمینە ڕەخسان بۆ چەکدانان ئەگینا من وای نبینم پاکەکە توانی خۆی نوێ بکاتەوە دوای جەنگی سارد توانی خۆی لەگەڵ فکری ترە بگونجێنێ و یەکێک لەو پرۆسە سەرکەوتوانەی کە پاکەکە کردی دوای جەنگی ساردەوەیە کە توانی لە شاخەوە بگوێزێتەوە بۆ شار و توانی بڕوا بۆ ناوەندەکانی تر یعنی ئێستا من چەندین جار لەگەڵ زۆر ینی ئەفسەری سوپای تورکی پێشوو یان لێکۆڵەری تورکی یان دانیشت ئەڵێ یەک پاکەکە نییە چەندین پاکەکە هەیە یەکێک لە بڕۆکس لە یەکێک لە قەندیل لە یەکێک لە دیار بەکرێ یەکێک لە ڕۆژاڤایە یەکێک لە ینی ئەم بەرفراوان بوونە هەموو دوایەوە دەکان ڕوویدا ینی ئەوە نییە پاکە تەواوی بەڵام لەوەیە ئەو باسی ئەوە کا زەمینە سازیەکە بۆ ئەوەی بەهانە بێنێتەوە کە بڵێم ئەو قۆناغەی کە پێویستی بە شەڕ بۆ ئێستا گۆڕاوە بۆ من دیموکراسی لە ئێستاە بژارەیەکی باشتر لە ئاشتی هەیە بۆ کورد و تورک یان لە چوارچێوەی کۆماری تورکیادا زانی چۆنە من لەگەڵ ئاشتیام ینی بەڵام من وەکو سیاسی قسە ناکەم لەوەی کە پشتیوانی چیەکەم یان نایکەم بەتاکید لەگەڵ ئاشتیام و بە زەمینەی ئاشتی ڕەنگە لە هەموو سادێک لەبارتر بێ لە هەموو سادێک لەبارترە چونکە ئەگەر سەیری نامەکانی پێشووترکەی پرسی کورد لە نێوان کورد و تورکا بوو ئەم جارە دۆخێک هەیە کە زۆر تایبەتە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناوچەکە ئەم بۆ نمونە جاران نامە نێراوە هیچ کاریگەریەکی نەبوو یەکێک لەو نامانەی جیمز جفری باسیەکە لە نێوان بەڕێز مەزلوم عەبدی و لەگەڵ ئەردۆگانە لەوەی کاتێک تورکیا هێرشێکرە سەر ڕۆژاڤا ئەو نامەیە لەلایەن گەورەترین دوای مایک پێنس بردی نامەکە هیچ کاریگەری نەبوو پێشتر نامەی ئەوە ینی نامەکە خۆی بۆ خۆی
یعنی یەک بەشێکە لە پرۆسەیەک هەیە ئێستا کە چ لە ناوەوەی تورکیا بە سێریکەین و چ لە دەوروبەری تورکیا و لە چ ئاستی تورکیا لە ئەم قەرە خەڵکیەکەن وا هەستەکەن تورکیا ئەبێ بە هێزێکی اقلیمی لەم ناوچەیە و بۆ ئەمە مەترسی هەیە و دەرفەتیش هەیە مەترسیەکە ئەوەیە کە ئێران وەکو هێزێکی اقلیمی کە لاوازە بێ کە بۆشایی دروستەکە تورک تەما حکاتەوە بۆشایە پڕی کاتەوە کۆبین لە سووریا لە عێراقیش تەماحی هەیە و لە هەمان کاتا کە ئەم هەوڵەدا ئەم هەنگاوانێ ئامانجی چییە بۆی بگاتە کەنداو چونکە لەوێنە وزە هەیە پارە هەیە کاریگەری هەیە بۆ ئەوەی تورکیا اقلیمی بێ ئەوە ئامانجێتی ئەمە کورد بەربەستە ئەمە کورد لەم ناوەندایە ینی ئەبینی یەکسەری پرۆسی جیۆپۆلیتیکی سوپای تورکی بکەی لە ڕۆژاوا هەموو ینی بێتە ناوە تا بگاتە پانتایی عەرەبی پانتایی کوردی تێپەڕێنێت تا بگاتە پانتایی بۆی ئەو ڕێڕەوە دروستکە ئێستا کە ڕێڕەوەیەکی لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە لە ئەدلبەوە تا دیمەشق بەڵام ئەو ڕێڕەوە ئەبینین ئیسرائیل بربەستی بۆ دروستەکە ئەوەی ئێستا لە جۆلان و ئەو ناوچەیە دەگوزارێ ئەوەی لەگەڵ دروزەکان دەگوزارێ بەشێکە لەو پرۆسەیی بربەست دروستکردن بۆ ئەوە جا لەمە ئیسرائیل و تورکیا ڕوبەر یعنی ئەبنە دوو هێز کە ڕکەبەرایەتی هێزی اقلیمیەکەن کورد لەمە بەشێکە بینین ئەو یاریانەی ئیسرائیل لەگەڵ کوردایکە ئەو بەنگلیزی پێڵەن فلرتینگ ینی ئەو قسە خۆش و ئەوانەی ئەیکا کە هیچ تا ئێستا کاریگەرێکی واقعی نییە بەڵام تورک ئەیانەوێ ئەم شتە یعنی ئەگەر بیانێ ئەم هەنگاوە بنێن ئەبێ کورد لەگەڵیان نابێ چونکە ئەگەر کورد ببێ بە نەیاریان یا هێزێکی تر پشتیوانی بکە ئەوە ئەو ڕێچکیان لێ تێکدا بۆ نمونە پرۆژەی ببوورە ئەگەر گوێت لێمە دەربڕینێکت هەیە لە نووسینەکەتە یا باشتر بڵێم لە ئارگومنتەکەتە باسی ئەوەکی ئەگەر تورک یا تورکیا پرۆژەی فراوانخوازی هەبێ بە کوردەوە توانێت تحقیقی بکات وەجگە لەوە باسیەوەکی ئێستا هەلومەرجی کورد لە لۆکالی دەرچووە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوین کورد مەسەلەیەکی جدیە و پرسەکەی لە پرسێکی لۆکالی دەرچووە بۆ وای نەبینین کە ڕەنگە عەبدوڵڵا ئۆجالان هیچ جارە بە ئەوە بڵێم هیچ میلەتێکی دنیا وەکو کورد نەنیگۆشیشن نەمفاوەضات وەکو وشەی کوردی دان و سان جوان نییە لە سیاسەتا کە ئەمەی بەکارێناوە کەواتە هەم ئەبەخشی هەم وەردەگری کێ ناڵێ ئێستای بە زەمینەکەی زانیوە عەبدوڵڵا ئۆجەلان کە ئێستای هەڵبژاردووە بۆ مەسەلەی پەیامەکەی واتە ئێستا ئەزانەیە زەمینەکە لە بارە ئێستا ئەزانەیە بەهای کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ویستی گۆڕانکاریەکانە گرنگی خۆی هەیە بۆیە ئەم جارە ڕەنگە لە پرۆسەی ئاشتیدا شتێک بەدەست بهێنێت باوەڕ ڕوون بێ من نکوڵی لە ڕۆڵی بەڕێز ئۆجەلان ناکەم و نکوڵی لە گرنگی ئەم پرۆسەیە ناکەم و نکوڵی لە گرنگی ئاشتی ناکەم خۆی هەموو هێزێک کە خەباتەکە ئامانجەکەی ئەوەیە بکە کارت بەدەست بێنێ بۆ ئەوەی لە پرۆسەی دانوستانە ئەو کارتانە بکاتە مامەڵە هەتا یا دانوستان هەتا ئامانجەکانی ئەبێنێ بینیمان کاتێک لە ئۆڤڵ ئۆفیس لە کۆشکی سپی دۆناڵد ترامپ زلنسکیڵێت تۆ کارتت نییە ینی ئەمە بەشێکە لەوە شەڕ بەدەستهێنانی کارتە ئیتر ئایا بەدەست لەوەی بەڵام پرۆسی کوردی زۆر جیاوازترە ینی بە دڵنیاییەوە ئەم نامەیە دەستپێشخەریەکە زەمینە سازی هەیە و دۆخێک هەیە و ئەوەی بەڕێز ئۆجەلان دەستی پێ کردووە بەڕاستی یعنی ئەمە ئەچینە قۆناغێکی تر جا لێرە ئەوەی هەنێشت بەلای منەوە جێگەی سەر لە من هێشتا قسەم لەسەر نامەکە نەکردووە ڕێگە لە داهاتووە قسەی لەسەرکەم بەڵام بۆ من ئەم نامەیە کۆتاییە بە فکر کۆتایە بە فکر بەوەی کە دیموکراسی تیا لێرە وەکو میکانیزم ئەبینرێت نەک وەکو پرۆسەیەکی فکری میکانیزم بەوەی کە کورد نە ئیدارەی خۆیەوێ نە حکمیەوێ ینی بەشێکە لە پرۆسەیەک لە ناو کایەی سیاسەتی تورکیا ئەمە جێگای ڕخنەیە بەلای منەوە چونکە لە هەموو دنیا ئێستا تورکیا بە نمونەی ئەو وڵاتانە وەرەگیرەکە کۆمپەتیتیڤ ئەثۆرەتەریان یعنی ڕکەبەری سنەمخوازیە یا دەسەڵات خوازیە بەوەی کە
هەڵبژاردن هەیە ڕکەبەری هێزەکان هەیە بەڵام فێر ئەند فرین یعنی نە ئازادە و نە دادگەریانەیە چونکە هێزەکان وەکو یەک دەرفەتیان ناگات بەوەی کە لە میدیا دەرکەون بەوەی کە دەستیان گاتە سەر چاوەکان بۆی ڕێگریان لێ نەکرێ بەوەی بەرپرسەکانیان لە بەندی خانانە بن بۆی یعنی بۆیە پرۆسی دیموکراسی لە تورکیا پرۆسەیەکە لەژێر چەندین پرسیارە یەکێک لەو دوا پرسیارم بۆ جەنابەت هیوادارم لە بوڵتنەکانی ترمانە بە سوپاسەوە بەشداربی لەگەڵمان بۆ شرۆڤەکردنی نامەکە. ئایا کەواتە وا قسەکانت وەربگرم زیاتر ئەمە خۆشەویستی تاگلانەیە لەگەڵ ئاشتی؟ نەخێر ینی ئێستا ینی کورد هەمیشە ئاشتی ویستووە بەڵام ئێستا تورک وایە بینێ ئاشتی لە قازانجیاتی ڕەنگە ئێمە بە ئاشتی بڕۆین ئەمە لە قازانجیوانە ئەمە پەیامی ئاشتیەکەی ئۆجەلان ئەبینیت بەتاکید ئینشەڵڵا ئاگاتە مەنزڵ وەکوی بینین پرسی کورد پرسێک نییە لە نێوان ئەنقەرە و شوێنێکی تراین کرد پرسی کورد یعنی بەداخەوە تورک ڕێگە نایەن ئەگینا ئەم پرۆسەیە پێویستی بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا بەشدار بێت یاەکو یەکێتی ئەوروپا بەشدار بێت پێ پرۆسەیەکی وا گەورە پێویستی بە زەمانە بەڵام تورکەکان بە هیچ شێوەیەک ڕێگە نایەن هیچ هێزێکی تر لایەنێکی تر بەشدار بێت جار لە پرۆسی پێشوودا کە بەشدار بوو خەڵک بە شێوەیەکی بڵێم ڕێکخەروانە بەشدار بوون زۆر هین بووە بەڵام ئێستا هەنێک شت هەیە جیاوازە پێشتر بۆ نمونە لە نەرویج دانوستانەکرا گولەنیەکان ڕازی نەبوون هەموو شتەکانیان بڵاو کردەوە هەموو شتەکان هەڵەوە شایەوە دەوڵەتی قوڵ ڕازی نەبوو هەموو ڕێگریان نەکرد بەڵام ئێستا پێش بڵێم دەست پێشخەریەکە لە دەوڵەتی قوڵەوە دێ ئەمە بۆ خۆی ینی وەرچەرخانێکە لە دیدی تورکە بۆی کە ئاشتی لەگەڵ کورداوە دانان بەبوونی کورد و بوونی کورد من جاری پێشول 2012 من لە ئەنقەرە بووم لەگە بیرم دێ لە سەتا کە سینگتانکی ئاکپارتیە چەندین جار سەردانی بنکەی سەرێکی ئاکپارتی ئەو کاتە ئێمە دانوستانیەوە قسەمان لەسەرەوە کرد کە چۆن تورکیا وەکو مۆدێلێکی کەنەدا بێ دەوڵەتێکی جوودنەتەوە بێ ئێستا ڕەنگە بڵێم پارتی کرێکاران وازی لەو خواستەشی هێنابێ کە تورکیا ئەگەر دیموکراسی بێ ئەوە مافی هەمووانەدا کەواتە ئەمە بۆ خۆی ینی پێویستە بۆی ئیش لەسەر دیموکراسی تورکیش بگێ دووبارە بەڕێز مامۆستا سەردار شرۆڤەکار زۆر سوپاس کە لەگەڵمان بووی هیوادارم لە نزیکەوە بتوانم دواتر گفتوگۆت لەگەڵ بکەم ئینشاءڵڵا کە گەڕایتەوە کاتێکی خۆش بۆ جەنابەت دڵ بچن ناوبەرەکێ باوەڕتکەم پاشی کێ دەدوێنی پشتامێ بچن ینی دو مستەفاین مەمانە مستەفا چێلک و مستەفا شەفیق ئەم بچنش بەرک و سدقی نونەرێ دەم پارتیە دەم لێ دەرێ سلێمانی بەندەمەیە ئەم پشتی ناوبەرێ بچن جەم سدقی ناوبەرەکە ئەمێ بدن و پشرادی پرۆگرامە لەگەڵ ڕەنج بەردەوام بکە تەماشەوانی نژاد جارێکە دن دەم باش و پرۆگرامە لەگەڵ ڕەنج بەردەوام دکەم مژارەکی هەری گرنگ دەوێ دەمێدا ئەم ژوەرە گوت و بێژ دکن بانگا سەرۆکێ پەکێکی عەبدوڵڵا ئۆجەلان و بەرسڤە پەکێکێ لە هەمبەری وێ بانگێ کاک زریان تە بەحسە تشێکی کرد بەحسە قۆناغێن یانجی خاڵین گرنگ دناڤە پەیاما برێز ئۆجەلان دەکرد لێ بەری وێ دخوازم پرسەکێ بکەم دەولەت باخچەلی لەگەڵ سەلاحەدین دەمرتاش تەلەفۆنی ئاخفێنە بەڵێ ت زانیاریە کە پشتڕاستگری هەیە و باخچەلی لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانجی ئاخفی بە من نەبیستە بەس بەحسا ئەوەی دەمرتاش هەیە پشتی و دەمرتاش پشتگیری دایە ئەف بانگەوازە ئۆجەلان و ئەف بەحسا دەولەت باخچەلیژی کریە تەلەفۆنێکی وی کریە تەلەفۆنێکی ناوبەرەوان دەچێ بێ باش وەرم سەروان خاڵین گرنگ و تە بەحس کردەگە و 5 خاڵ هەنە تە بەحسا ینی بەحسەوان هەردوو خاڵین خاڵان کرد لێ سێ خاڵین گرنگ و تە بەحس نەکردبوون چنە لە پەیاما ئۆجەلاندا
یەک خاڵی گرنگ بوو کە باسم نەکرێگینا باسی ئەوانی دیکەشم کرد هەمووی ئەو خاڵەکەش ئەوەیە کە سڕی سروەیە ئۆندەر بە قسە گوتی بە نووسینەکە لە نامەکەیان نییە بە قسە باسی ئەوەی کرد کە پێویستە ئامادەکاریە یاسایی و دەستوریەکان بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسەیە ئەنجام بدرێن و دوای ئەوەش لە میدیای باسی ئەوەی کرد کە هەفتەی داهاتوو کۆمەڵک کۆبوونەوە و دیداری گرنگ ڕوو ئەدات لە تورکیا و پێ ئەچێت لەگەڵ لایەنە سیاسیەکان و پێ ئەچێ دەم پارتی لەگەڵ دەوڵەتە هەندێک گفتوگۆ و دیدار بکات لەسەرەوەی کە چۆن ئەم پرۆسەیە سەر بگرێت ئەوەی کە لە ئارادا هەیە ئەگەر وەخت هەبێت وەختی برادران نەخۆم ئەوەی کە هەیە ڕێک هاوشێوەیەکی هەیە لەگەڵ شێوازی چەکدانانی فارکا کە لە کۆلۆمبیا بوو فارک 1964 دامەزرا لە 2016 ڕێکەوتنێکرا لەسەر چەکدانانی ڕێکەوتنەکە چۆن بوو نەتەوەیە گرتوەکان بوو بە گەرنتیکاری جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە ئێستا هەرێمی کوردستان نەوعێک ڕێکە گەرنتیکار جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەی نێوان پەکەکە و دەوڵەتی تورکایە دووەم باسی ئەوە کراکە لە لای فارک پێویستە لە 3 مەرحەلەی جیاواز ئەم چەکانە دابنرێ ئێستاش لە بابەتی پەکەکە ئۆجەلان باسی لەوە کردووە کە لە 3 مانگا مۆزوعی چەکدانانی پەکەکە یەکلا ئەکرێتەوە کۆنگرە ئەبەسرێت و بابەتی ڕادەستکردنی چەکەکانیش یەکلا ئەکرێتەوە ئەمە شتێکە کە پلانی بۆ دانراوە چەندەی سەرەگرێت چەندە سەرناگرێت و بابەتی دیکە سێ قۆناغێن کاک ببووری سێ قۆناغێن جیبەجیکردنا vê proseyê wê çi bin قۆناغی یەکەمین ئەوە بوو کە بانگەوازەکەی ئۆجەلان هاتوو پەکەکە جوابی دایەوە قۆناغی دووەم ئەوەیە کەوا پێویستە کۆنگرەکە بکرێت کە ئۆجەلان خۆی سەرپەرشتی کۆنگرەکە بکات بە ڕێگایەک بە هەر تەریقەیەک ئایا پەیوەندی تەلەفۆنی ڤیددیۆیەکە کە ڕوویە گرنگترین شتەکان کە دوای ئەم ڕووداوانە پێویستە تورکیا ئەنجامی بدایتر وەکو دەوترێت تۆپەکە لە ساحەی تورکیا نەریناتە ئەڤەنە نەرینەمە ئەڤە یانی ئەڤێ چاوە وەرە پێکانین ئەف پرۆسە بەس ئیزنم بدە ئەوە بڵم یەکەم ئۆجەلان بانگەوازی کرد پەکەکە جوابی دایەوە دوجار کۆنگرە ئەکرێت لە دوای ئەوە مەرحەلەی چەکدانان هەیە ئەوەی کەوا ئەوان پلانیان بۆ داناوە چەکدانانەکە چۆنە بەشێک لە ئەندامانی پەکەکە کەوا بڵێن تێکەڵاوی شەڕ نەبوون ڕەنگە ئەمانە لە چوارچەوەی هەندێک دەستکاریکردنی دوودانە قانونی سەرەکیە قانونی یاسای شەڕی دیژی تیرۆر و قانونی جێبەجێکردن لە جێبەجێکردنی سزاکان باحتیمال لە تا مانگی نیسان مەسەن یەکێک لەو کەسانە ئازاد بکرێت سەلاحەدین دەمیرتاژ بێ مەسەلەن گوێرەی دوودانە دەستکاری احتیمالە لەم قانونانە بکرێت لە مەرحەلەی ئەم 3 مانگا بۆی کە هەندێک ئەندامی پەکەکە بگەڕێتەوە هەندێک لە زیندانەکانیان بەربدرێن مەرحەلەیەکی دیکە ئەوەیە کە بەشێک لە ئەندامانی پەکەکە یان لە هەرێمی کوردستان جێگیر ببن یان لە وڵاتێکی سکاندیناڤی جێگیر بکرێن ئەمە لە ماوەی 3 مانگدا بیرۆکەیەکەیە کە ئەمە جێبەجێ بکرێت و ئەو گۆڕانکاریە دەستوریانەی قەرارە بۆ پرسی کورد بکرێت و وەکو ئاعترافکردن بە ناسنامەی کوردی لە تورکیا مەسەلەی زیادکردنی دەسەڵاتی شارەوانیەکان ئەمانە لە ماوەی ساڵ و نیوەکە جێبەجێ بکرێت ئەمە شتانێکە کەوا باسی یەکرێت لە پشتی پەردەوە هێشتا بە ئەعلان بە ڕسمی نەکراوە احتیمالی زۆر هەیە کە لە هەفتەی داهاتووە هەندێک دانوستانی ڕسمی لە بینی دەم پارتی و لایەنەکانی دەوڵەت یاخود لایەنەکانی دیکە بکرێت لەوێ ئەم جۆرە بابەتانەین بکرێت ئازادبوونی ئۆجەلان پێویستی بە هەمواری یاسا هەیە چونکە لەوێ زیندانی هەتایی 25 ساڵ نییە 35 ساڵە ئۆجەلان ئازاد ناکرێت بەڵام هەلومەرجی ژیانەکەی گۆڕانی بەسەردا ئەبێت ئەمە جیاوازە لەگەڵ ئازادکردنەکەیە پێم وانە ئێستا ئازاد بکرێت بەڵام هەلومەر جیوا لێ ئەکرێت کە بتوانێت لەگەڵ خەڵکا پەیوەندی هەبێ بتوانێت گفتوگۆ بکات بتوانێت پەیوەندێکی ڕاستەخۆ لەگەڵ خەڵک جێبەجێ بکات بەڵام ئەمانە هەمووی بخێنە لایەکەوە چەندەی هەلومەرجی سیاسەتی نێودەوڵەتی ڕێگە ئەدات من ئەمەیە بەس بە کورتی سەرنج ڕابکێشمە سەر ئەوەی کە ڕێک هەمان ئەم شتانە لە 2015 گفتوگۆی لەسەر کرابوو لە پرۆسەی ئاشتیا دەوڵەتی تورکیا و پەکەکە لەسەری ڕێکەوت بوون بەڵام بۆچی سەری نەگرت لەبەر ئەوە بوو کە هەردوو لا خاوەخاوێکی زۆریان کرد دەسوەردانی دەرەکی دروست بوو لە دوای دەسوەردانی دەرەکی ئەو پرۆسەیە لەبار چوو وەکەوەی کە بینیمان ئەم شتانەی کە ئێستا هەیە هەڕێک هەرو کاتەش باسی ئەمە هەبوو کە مەترسی دووبارەبوونەوەی هەمان ئەگەر درێژە بکێشێ ئەگەر درێژە بکێشێ مەسەڵەن کاتەکە زیاتر ببێ لە 3 مانگ بچوە بۆ کاتێکی فراوانتر بەڵێ احتیمالی دەسوەردانی دەرەکی هەیە ئەگینا ئەو باسانەی وەکو زیادکردنی دەسەڵاتی شارەوانیەکان لە چوارچەوەی کرایتەریەکانی یەکێتی ئەوروپا مەسلەی زمان و ناسنامەی کوردی واروەها مەسلەی ئازادکردنی ئەم زیندانیانە ئەم گۆڕانکارن ئەم شتانە ساڵی 2015 2011 2008 گفتوگۆی لەسەر کراوە شتێکی تازە نییە
باشه بچن دم پارتی بچن سلیمانی جبرکو براستی دلی خو نگیرن که اک مصطفی از شلوک مصطفی شفیق لی این دن بهتر باخفن جبر کمونی درنگ باخفن بچم سلیمانیه رنجنه سلیمانیه صدقی وکار نونره پارتیا دم لهریما کردستان میوان مایا که صدقی متهنه کیلوه داره زیاده گرتی ببورینه دما تخوش به شوا تخوش به هون و پروسه دبنوتینن هون پیامان زندان امرالی دبن سلیمانی دشین روجوای کردستان ددن مظلوم عبدی تینن و داره هریما کردستان هولیره بلکی دبن قندیل جی پشتی و بانگا اوجالان و برسوا پککه گاوا کدما پیش تاوره غاویتن و چه بش آلی وفا سپاس اجی میوانه و تماشاوانا برایزاری سلافتکیم زور سپاس بله یعنی پیواجوه کنه ترکی دست بگیری پارتیا می دمیجی وقتا کو پیواجو دست بی نگیری او گوتی یعنی گوتی چه بکه و سر ملیمه باکوری کردستان یعنی که فرتی وره و دموکراسی و کوی پیش بکوه جبو او قناقی هم آمادنه ویالی ام گلمپری کرداجی هم تمثیل دیکن یعنی او تشتکیاتی قانت کرن ریمجی هولی دیار کرن او تشتا جبو یعنی دم پارتیجی جبو گلی کرد حقی خواه بگیره او جی ام بیجن قناقی که سر یاسایی دمیشه یعنی نودو یکادا کوم کتنا پارلمانتر ترکا و حتی نام پارتی خوی سیاسی سیاست مشاندی داخوازم یکم آشتیه یعنی گلی کرد برای حقی خواه بگیرن گلی کرد برای زمانی خودی در که و برای وک کردک یعنی قانون اساسی ترکیه ونجه دزانن ماده 66 دبیجه اکو ترکیه دی جیان دیگن دیا خویجی ترکیه باوی خویش ترکیه بخویش ترکیه یعنی کانه بیجه تنی بخویجی ترکیه اما او قانون اساسی 21 وقت کوهین شهر جهانی یکمی خلاص بو کرد و ترک اتفاق خواه کرن گوتن امی تف جیان بکن و امی قانون اساسی تف آوا بکن سر ده خالا انه کی پیمان او کرن که میجی سچاوی خالی گران یعنی قاورما ترک تونه 21 دا پشت 23 کو کمارا ترکیه خواه آوا کر 24 هر تشت حتی گوهرتن 24 قانون اساسی 24 او بحث کر ماده 66 کرنه یعنی گوتن یک زمان یک عالم یک ملت وی شکلی کرد نناسکرین درکتی وی شکلی هولی tabi politika Türkiye yani ev bu şerri cihani yekemi xalas bu ama siyasete ke hevsengi demeşant yani Avrupa'yı vakta kuna hevde şer dikirin Türkiye hem parasına xwa kirin hem Kürt tünne hesap kirin bu şekli xwarê bibir yani 7 salın disa şerri cihana yekeminci ev politika hevsengi hate meşandın şerri cihana siyeminci na dakavme Türkiye disa xwa henekî wî şeklî parastina xwe kir hema henekî em bêjin rojhilata navîn de hinek tişt hate guhertin hinek welat hatin zayîfkirin henekî Rusya û bandora Îranî hate şikandin Türkiye wî alî da 10 salin bênavber Başa kek sidqî kek sidqî ez ê girê bidim ez dixwazim henekî dirokî behs bikim û pirsa ez girê bidim از گری بدم پرساوه باشه من زانی چه خلقی مراقت که پروسی از یک جوانم باشه و پروسه بره مرحله که است خواستم بزنم مرحله پیش و چه به بله ما في هيفين يعني قورمك سي 4 سال امسر دخابتن 1976 دا فدرال المانيا ميناك دا ام بيجن دادگاه ما في ميروان اوروبا سروي اوه ام بیشن برزیل جاران ام دغازن او پارتیا دم خبات کمی یکم آزاد بده سروی عالی ام بیشن بار سر مه یعنی پارلمانتوی بار سر مه 3-4 سال مه اف که دوت باخچریجی یک هیوی دزاتی گود براور مجلسه وی عالی دا بار سر مه یعنی او پیواجو هنه کی سرکفتنی در باس به جبو کو ترکیه گاف باویجه
وی آلیدا امکان پارلمانتوی دنگ گله کرد ون زمان يعني وی آلیدا جی آماده کاری ما هیا يعني سر سوریا بحث کرد و هفته ته هنک هفته ما چیبن پارلمانتوی یا جی دروای پارلمانتوی وانه کی از بیج من کی جبو کو قانون ورن گوارتن هنک یاسا ورن چکرن سر وی آلی هنکی پیشتر وی آلیدا آماده کاری ما هیا جبو اولی من گرتی ورن بردان یعنی گل راسته اون راسته بیشن گل موادنر یعنی دویج او پیواجو حتی منشاندن دم پارتی کدریشون دیگره و چه بده گل کرد جبو چه دست بکر یعنی من کی دروکی باز کر و ناف خویجی هیویا گل جی هیا وی علی دا کوچه سر ملی دم پارتی بکه پارلمان توی ذاتی بله قد كاك صدقي قد جوارة هاتية بحث كرن كو اوجلان ممكنة ورا برلماني دنافا جروبا ودا باخ فبكرتي زحمتنا به بله يعني او برسا سيتشار هاي بري ادسا بشترا تيزنا وبوم وقتك او بروسين ديس بيكر تشتكي وا يعني نابه في شكل بيشي ورا تجيت ورا شكاندن ويالي دا هناك هفالي ماي كو ناف اويدا هفديتني دابون اداويه وناش بحث كر گو هیچ طلب قویش تونه يعني ورا مجلس ورا سردام پارتی ویاری نه يعني بانگوازی می دام پارتی چی برزو جاران پیوسته آزاد ببه و یک هم پارتی خورا تکیلدار به هم گلی خورا تکیلدار به چون هاتن سر چی ببه ویالی دا او کامت تونه يعني باشا دو ماهی دا دخوازم اوه بزانم يعني کاک زریان دا بیجه ممکن نیه اوجلان وازو بیت آزاد کرن یعنی بپی زانینه و اوجلان دیت آزاد کرن یا زندان دا دمینه یا پیچک روشوی چیتر دکن دا لامرالی بله يعني حتى انها دولة ترك آگاهی و چیه لسر اوه بله گاو نداوت حتی نه دولت ترکیه ام بیشن اروپا کنسیجی یک سال مهلت داد ترکیه گوتن برا شرط برزو جلان برچاوا درباس بکن بریارا کنسیه اروپا جی وی شکلی هیه ترکیه چه دگو دگو ام ناف شهر دانه او وکیسا جی اکو شهر دکن سروکی وانه ام وی قراری جی نابینن وی علی دا جی ام بیشن کمیسیون اکو آمده کاری ایمه حقوقی جی ما قانون ما تکلیف کیش داره یعنی جبو کو برزو جالان آزاد به امضا می دم پارتی جایه ویالی دا امی خبات خوب بمشنن یعنی شرط و مرج اینا هیچ هنجت تونه نه کو برزو جالان ناو 4 دیواره به 26 27 سال زاتی او مینم کودی هیوی ما فی میکانیزم و حق خویج هی شوا میکانیزم کاتیه پیشنهار باشه ما مستعد شوا میکانیزمێک هەیە هاتیە بەحثکردن چەوە مەسەلەن سەرپەرشتیە ئەف کۆمبوونا دکات گەل پەکەکە ji بۆ چەکدانان یا ji بۆ هەڵوەشاندنا پەکەکە ئالیەتێک میکانیزمێک هاتیە پێشنیارکردن چەوا دەبێ ئەف فرۆسێس بەلێ یعنی ئەم بێژم برێز دوجەڵان بانگاوازی کرد یعنی ئەو وێ گاو ئەو پێوەژۆ بەردەوام بێ يعني پیش نها وقت دولته او مکانیزما کو کنگره کومبه برزیل جلانجی شکلی کی کو فیزیکی يعني نها نه ممکن يعني مری من کی راست بیجه اما کانب یک تکیلی خو سر رخصتنا خو بینه او فکری خو رخصتنا خو بیجه پیشی وی پیوسته ترکیه گاوه کی باویجه او چی سر سوریا گوت يعني گوت برزو جلان گوتی هنه کی شرط و یاسایی پیوسته مثلا هفدیتنی بری ده هنه تشترکتن هوله يعني او حیاتا ما امرالی هاتن گرتن همو یا یاسایی کوم دبیجن اون يعني پیشی يعني کی بینه گلک بله سپاس مامۆستا گەلک سپاس دەگەل مەبووی شەوێکی شاد مامۆستا سەدقی بمێنی دخێر و خۆشیەدا بەلێ دڵ بخێن بچن جەم کاک مستەفا ئۆزچەلک سەرۆکێ پارتیە وڵاتپارێزên کوردستانê کاک مستەفا ڕۆلەکەوە هەیە یان جیوێ دەما پێشتا ڕۆلەوە divê pêvajoya
کو ام ناولی بکن آشتی پیواجوی چارەسەری به چه به پارتیین سیاسیین کردی یعنی دروی دم پارتی و دروی پککی سپاس بۆ vê بەرنامە لێ پێشتر دەخوازم دەربارەی vê pêvajoya tê behskirin û banga Rêz Öcalanî û evên tên gotin dixwazim hindek tişta bêjim li ser vê ez ê bersîva pirsava bidim. Niha wek Partiya Welatparêzên Kurdistanê em xwe li Bakurê Kurdistanê xebatê dikin û bi salan bi dehan caran me bangî PKK kir ku bi taybetî vî 10 salê dawiyê de me gotî li Bakurê Kurdistanê zemîna şerê çekdarî nemaye. Çi bi aliyê mesela gunda têk çûna gunda, çi bi aliyê teknolojiya Tirka, çi bi sosyolojiya Kurda, rewşa heyî zemîna şerê çekdarî li Bakurê Kurdistanê nemaye. Tu li bajara jî şerê çekdarî zerar dide sivîlan, ew jî gelek tecrübe wê jî çêbûn. Ji bo wê me û li gel vê li Bakurê Kurdistanê zemîna xebata sivîl gelek pêş ket. Yani bi îtiatiya sivîl gava tu hêza te xurt be hezaran de hezaran hêza te hebe bi îtiatiya sivîl xebatên siyasî û demokratîk li Bakurê Kurdistanê zemîna wê pir bû. Ji ber wê me gelek cara bangî PKK kir me got dawîl vî şerê xwe bîne. Ev şer êdî zerarê dide Kurda. و به تایبەتی د 2015 گاوا کو او شر خندق از نوا باجارا ده او بو او زرار گلک مزن گیهاند کردا به گشتی گیهاند کردا گیهاند عالی سیاسی آبوری هیوین کرداشکان دستکفتین هی او بون چه ادم پارتی چه بلدیات چه تشتندی جبر ویجی ما دگوت او شرین که نوا باجارا خندق اساس خو دولت ترکیه دخوازه کردا بشکینه او شرجی جر ری خوش کرد. د دما 2013 و 2015 ده بویرا بردو ایرو پارتی و پیشوازی ج پیاما اوجلان دکن بتشتکی باج نرینه و چیه جبو اوه مهمه امج لسر آینده باخوین. از اواخب چکی دوام بکن. تشتکی دنجی رنج بحث کم تشتکی دنجی مثلا باشه وش پکیکه را گفت دما چکان نما سلاحان دینن و آلترناتیفه دا پیش آلترناتیفه وهبو بله ما هم بانگی PKK کر هم بانگی دولتا ترکیه جی کر ما گو و 100 ساله به ایریشا به کشتنه به جنوسیدا به قتلیاما تو نکار وی ملتی جهولی راکه و تو نکار دوزاوی جهولی راکه ما مستاد سبر سفک هبو از وی بویجم ما بانگی دولتا ترکیه جی کر بانگی PKK جی کر لی مخابن نه PKK نه دولتا ترکیه لکسی گودار نکرن اجبو چه وید بیشم اوا به سالانه به دهان جارانه موا گوتی که شر چکداری زمینه نما یه هیجی ضراری د کردا ایرول باشور کردستان جی چالاکیان کو PKK چالاکی خوانی باشور ضراری د باشور کردستانش نواجی گوت ایرو بانگا چالانی بیا اگر ام عالی اوبجکتیف لیو نرن اره کرنا و بانگا میا ام بیت شک و بیت تردد ام دویژن او بانگا که دویژه بلا شرا وست و چک دانه ام پشکریا وید کن دوورده تو شکامتونه لی د بانگه ده بانگا اجالانی ده تشتیم که وقت تثبیت سیاسی که ام ناپاریزن و ام غلط دبینن هنن و ازناوات خوازم بالا بکشنم سرواناشی یعنی ایرو هگر د عالیه شر و چکدانی نده به تردد ام پشکریا وید کن ام دیم باشه دوی پیواجو دست به جبو کردا باشتره که ریا سیاسی ریا دیالوگی خبات دموکراتیک باکره کردستان ام پیشته ببین و ویا ده جبو کردن باشور جی روجاواجی روجلاجی نه بس باکرتنه ده جی خیره به او باش به ام پشکریا وید کن لی بانگا اوچلانی ده چند خال هنه که ام وقت سیاسی راست نابین یا یکم دبیجی ایرو ایدی او تثبیتن که دولتک کردی فدرالی اتونومی حتی مافین کلتوری ایدی نه راسته نه لگور سوسیولوژیا دیروکیه اف تثبیتک تو علاقه بیامه تثبیت کرداتونه کرد ملتکن مافیوی هیا که خود هر ولاتی خود اداره بکه مافیوی هیا که چه به دولتک جدا چه فدرالی چه به اتونومی خود اداره بکه او مافین کلتوری
زمان کردی ناسنما کردی پرورده و فرمیبونا زمان کردی اوانا گاوین سرکنن نابه که تو کرد خویت نه بحسبین و غلط ببینن شتك جوانا لناف بيام اوجلان دا نهاتيا نهاتیه عکسی و هی ام دبیجن هگر عکسی و نهاتا گوتن ده چیتر با مخابن عکسی و تی گوتن لبر و ام و پیام نام راست نابینن عندك وسع تفسير دا كان دبيجن وقتك دبيجي چارەسەرێ دیموکراتیک ئەڤە قەزداوی ناسنامە ژی هەیە وان مافا ژی هەیە تە چ دەبێژی 100 ساله لدولتا ترکیه و چپه و اسلامیه و راسته و دبین هیچ مراقه نکن کنگل ترکیه دموکراسی چه بوه مثلا کرده حاله لترکیه 100 ساله نه چپا نه راستا نه اسلامیه کسی دموکراسی نانیو مثلا کردی چاره سر نکنه مثلا کرد مثلا ملتکیه ام بخوك عالیه کردی باشه مثلا ملت ببورنا مثلا رنج بحثا دموکراسی کرد پیک آنیا دموکراسی یعنی اگر ما فين كردان برين دموکراتیک نایم بدست خستن بچره و دمه درين دچ نکون پیش نیارد نها مثلا يعني از بچکیف اوی خو بوند کول ناوین تگ رجا مجواد خوازم من شابجم از برسی واویجی بدم نها ایرو لباکر کردستان پر زلالی مثلا شرم گود او تمامه ام گرگ لهمبر بن و پکک چکدانین و شر ام پشکریاوید کن ده مسئله تثبیتات اگر ام وقت ملتکی لداخواز خو خودی در نکبن داخواز خو چه نتوی گشتی استراتژیک چه روزانه ام لوان خودی در نکبن باشه اف تشقله اف کت اف خبات اف بدل گشت چبون توی معنی که او تثبیت این که دوی پیامه ده نراستن بیامه لی داخوازا که خباتك دموکراتیک زمینك دموکراتیک معقوله ام خوشی پشکریاوید کن ایرو امی چه بکن دوی پیواجوی سرید حتی بنی بیامه بشکوک بغلطی دست بیویه او پروسه مثلا شر سکناندن و چکدانین به پککی و گریدایی سرچاوه لی مثلا کردابه مثلا کردستانه بود داخواز کردابن دوی همو آلین کردی لباکوری کردستانه ین سیاسی ین سویل ین قبول بار گش وقت آلیه کردی بین قبول کرن وقت مخاطبیتک چه بوه اوانال گل دولتا ترکیه ببین مخاطب نابه کد پشت دریا کس نزان چیه هر کس خود تفسیره که هر کس شروعه که پرسیاری کی جوانی کردوه بس یک دقیقه پاشی برسیوه من بده دل بخوان پرسیاری کی جوانو لوجیکی کردوه الله آیا خباتی چکداری تاقی کرایەوە ئێستا بیر لەوە دەکرێتەوە بە ڕێگای ئاشتی و دیموکراتیانە پێ بە پێ ئەم ئامانجانە بەدەست بێ ئەمە پرسیارێکی لۆجیکیە کە دڵ بخوێنەی کات ئەمجا پاشی بەرسێ من بدەی باشترە من طبعا کاک مەلا بەختیار بۆ خۆت دەزانی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە حزبێکی لە ڕابردوودا بڵین سەرۆکایی حزبێکی کردووە مشکلەی کورد ئەوە تۆ ناڵێ تەواوی بکەم خودی دقیقی خودی مالیت نه امیوانیت نه انا خدانی رنج خودی ڕێ بدە تەواوی بکەم ئەڵێم بۆیە هێشتمەوە بۆ یعنی تەحملی زۆرە لەبەرەوەی کۆبوونەوەی وای زۆری ئیدارە کردووە چەند سەعاتها تۆ وتت من هەندێک تعقیبم لەسەر قسەکانی هەیە بۆیە هەتا وەکو ئێستا بە نەمهێڵاوە ئیزنم نەداوە سوپاسیش یەکەم کە لەگەڵم ماوەتەوە لەوە دەست پێ بکە لەسەر قسەکانی کاک مەلا بەختیار کاک مستەفا پاشی دێمەجا خزمەتێوی تەمام کەش بکو کۆنسانتراسیۆن خراب نەبە تەرکیزەوەی خراب نەبە نه بریم پرسەتەکە راستی جبکو حقیقتا نخو جان رزامل اواره و برنه هی البته لی ئەوە مەژی تێک چوو بچەکی بەس نابێت تێک بچێت تۆ سەرۆکی حزب بزانە لە کۆنگرێ ڕۆژنامەنووسیدای یەکێک پرسیارت لێ دەکات چەپە یەکێک پرسیارت لێ دەکات ڕاستە تە دناف کۆنگرێ ڕۆژنامەنووسیدای یعنی سلسلەی ئەفکارێت تە چما لێ دەوێ مەرەژی ڕێزێل گۆتارە ڕاست دەبێژێ نها نیف ساعتە یەک بپەیوەست 10 دقیقە نەپەیوم و هەر 5 پرس بکەم نێوێ تێک دەچێت ئەس دەخوازم چونکە بەرێ مەسەلێ تێک هەردن
يعني اتشكي بين 5% دي جرتي كيرتي نها زلالي ام دبيشن هلبته اوای 10 سالم بحسابی کم سالان ام دبیجن ایرو لباکوری کردستان شر چکداری ضرر ده بریان سیویل دموکراتیک هم خباتی بکن ام وی دبیجن ایرو هگر ام مجال چه باشه لی ام مجال چه بون نه معنی او نراسته که ام ببیجن حق کردا او مثلا دولت بونه فدرالی اتونومی ستاتی و مافی کلتوری غلطه یعنی تو وی ببیجی نه دولت ترکیه 100 ساله جمر وی دبیجن 100 ساله پارتیین دولت ترکیه ایرو اک پارتی CHP MHP دوا حمود برنامه خود وید بشن دبی نحوجی تو مثلا کردان مثلا ملتکی نحوجی مافین ستاتوی نحوجی چکی حتی مافی پرورده زمان کردی جید برنامه وانتونی باش وانا وی ببیشن توج سرنا وی کردا بیشه اریر ام ایرو نحوجی ام بحثا بکن اف غلط از خود بیشم او تشتين كدوه بيانات هاتن قوتن يعني مثلا تثبيت سياسي ان سرپرسا كرده بقناعت نامه ملت كرد برانياوي و دم بارتي PKK بوتنسيال اوج ندوه فكري دي يعني ملت كرد اوقاس بدلي خو او خباتي خو بلا سبنه كريه اف تثبيت غلطن ام ايرو پیشنياريا ما اف ام ديفيجن او غلطيات سريد تشيبويه بلا بسراس كرن همو آلین کردی لباکرین کردستانی ین سیاسی سویل کسایتین قبول بار ام بین جمهف ام دناوا خود تمثیلیت کردی چه بکنه تشتین که ایرو برنامه که ایرو دکارب جی بفه ام ویا تثبیت بکن اویا جی ام چند خالات بیشن یک هبونا ملت کرد به قبول کردن پرورده زمان کردی به قبول کردن زمان کردی به زمان فرمی بلا آزادی رامانی و رخصتنی هبه اوین زندان دگش بین آزاد کردن دمیرتاش و اجالان همو کس ریا هبه و دولت ترکیه او پیمان ناونتوی امضا کردی بجیبینه اف 3-4-5 داخوازن معقول ام تماما کردان بین جمهف و ام بفن مخاطب دولت ترکیه ماده نباشتر به حوجه که جیه که لپش دریا او قاستش تیگوتن ام دبیشن راست اوه و دوی ایروژی او بیکرن فرمو مامستا دست خوش والله من سرطاك كاك بختيار بوي تاخيرنا كم تعقيبه كانت من تعقيبه كان لسرويا لنا وكردا فير بوينا مصطلحات بكاردين بي او ناوروكيا ومصطلحات شيء وشنيه براستي دليل ديمقراطي جوهري آخر او دموکراتیه لدنیا دا او 200 سال 250 سال ایشی لسر دکرید کرد استهات ناوروکی جوهری کی دائما تراجم او دموکراتیه جوهریه چیه که ملا بختیار دل عبدالله اوجلان لدموکراتیه جوهریه که شوی تناوبته که من لوته نگشتم براستی اولا کاک زریانیش باسی کرد پیامکی اوجلان پیامی کی اوشنیه بانگوازی هر ناوکشی بانگوازه که من اوان در رؤیای فلسفی و تیوری قولی تیدا نبینم صراحت بانگوازه که دو بش تیدا بینم حتی لروی دارشتنوش اوان دی من شارزای اسلوب عبدالله اوجلانم تواو اسلوب عبدالله اوجلان نیه دارش راوه پارچه ورگیره و پیکه ولکین راوه نوی نویسندیه؟ یعنی بیناچید نه هر فکرکش عبدالله اوجلان لدارشتنی فکر دا منظمه لو دارشتنا دا زور منظم نیه براستی زریان الله اما هیچ ناودجنیه و اتا متناقض نیه من نالم دجبرینیه لگل کتابکانی پیشوی ادعاناکم من ادعای اواناکم بس من اوندی تیدا دبینم من لو بانگوازه دا دو باش دبینم که دتوانم لگلی ریک بم و لگلی ریک نبم پێویستە ئێمە ئەوە بزانین وەکو کەسێکی کورد وەکو کەسێکی نەتەوەی بەشی یەکەمی ئەوەیە کە بانگەوازی ڕاگررتنی شەڕ و کۆتاییهێنان بە شەڕ و دانانی چەکە ئەو بانگەوازە پێشوازیەکی نێودەوڵەتی و ناوخۆیی و کوردی بەعام لێکراوە حتا ڕای گشتی کوردیش لەگەر ئەوەدا ئەوەندەم لە سۆسیال مێدیا و لە میدیا متابعەم کردبێت بەشی دووەمی ئەوەیە کە کاک مستەفا چەلیکیش ئیشارەی پێکرد لە ئەوەکەدا لە بانگەوازێکەدا دەڵێ سەردەمی ئۆتۆنۆمی و فیدرالی و مافی دەوڵەت و حتا دەڵێ مافی ئیدارەی خۆسەریشی ئیتر نەمایە بوویتە شتێکی نەوعەن مەکۆنە پارێز كالتشراليست يعني من بعكس هذا بينم للدنيا أورودا ترامب كدواي جورا أمريكا جورا دكات أردوغان أو بروجي كإستا بإيما ديكات لبيناو هيجمونياي تركيا درجة كم
نەک لە پێناو دموکراسیە. بەڵام بۆچ کورد لە محەممەد زیاتر مسلمان بیت، لە عیسا زیاتر مەسیحی بێت، لە مارکس زیاتر سۆسیالیست بێت، لە دیموکراتەکان زیاتر دیموکراتی بێت، ئەو ڕۆڵە تەنها بە کورد سپێردراوە؟ پرسیارێکە. بەڕاستی دموکراتیزەکردنی ئەو وڵاتانە تەنها لە ئەستۆی کوردە؟ من دەڵێم دیموکراسیەت یعنی قاچێکی سەرەکیە بۆ چارەسەرکردنی پرسی کورد، بەڵام پرسی نەتەوەی کورد لە پێش پرسی ئەوەیە. گەورەبوونی پەکێکە، ئەو هێزە گەورەی کە پەکێکە دروستکرد نە بە سۆسیالیزم و نە بە دموکراسی بوو، لەبەر پرسی نەتەوایەتی بوو. ئەو کاتێک کە پەکێکە دروست بوو لە تورکیادا پارتە سۆسیالیستەکان زۆر لە پەکێکە گەورەتر و زۆر بەهێزتریش بوون، بەڵام هەمووان توانەوە. کەواتە لێرەدا یعنی نازانم خۆ لە واقعێکی سیاسی قورتارکردن، ڕزگارکردن بڵێن. ئێمە خۆمان دەمانەوێت لە کێشەیەک دوورکەوینەوە و تووشی کێشەیەکی تر بین. من لەگەڵ ئەوەدانیم دەتوانین باس نەکراوە، بەڕای من دەتوانی باس نەکراوە. ئێمە بۆ چارەسەرکردنی پرسە نەتەوەیی و کۆمەڵایەتیەکان پێویستیمان بە پرۆسەیەکی دیموکراسی هەیە، بێ ئەوەی ئینکاری ئەوە بکەین کە فیدرالی یان نافیدرالیان فرن. ڕاستە ڕەوشی تورکیا ڕەوشێکی تایبەتە. ئەو بانگەوازە ڕەنگە لە بەشی یەکەمیدا خزمەت بەوە بکات کە کەشوهەوایەکی نەرم، ئەو ئاتمۆسفێرە، ئەو کەشوهەوا تندە ناسیۆنالیستیەی کە لە تورکیا دروست بووە و ڕێگرە لە پێش چارەسەری بۆ نەرمکردنەوەی ئەوە بی من هەتا ئاخیری لەگەڵیم. ڕاستە پێویستە بەدەنگەوە هاتنەی شتێکی ببورنە. یعنی تدبێژی ئەف بانگا ئۆجەلان بە ئەتیفاق لەگەڵ تورکیا هاتیە ئامادەکردن لە بیر و باوەریین وینە؟ ئەس ئیدعاوێ ناکەم، نەخێر نەخێر. ئەمە تدبێژی یعنی وەکە مشتە فێم کرد کە ئەف نە بیر و باوەریین ئۆجەلان. ئەس دەبێم ئەسلوبێ نویسینەوێدا فکرێت وی ئەس دژینیمە. ئەس گەل ڕایە کاکەوەمە فکرێت وی تێدانە، بەس پارچەکردنە فکری ئەوجەڵان هەندێکی مۆنازەما دەداڕشتنێدا. ئەو فکرانە پارچە وەرگرتنە. نازانم خواستنە تەنگ بکەن زێدە بکەن، ئەس سەروێ ئەو ناکەم، بەس مهم ناوەڕۆکەکەی گرنگە. 25 ساڵە ئۆجەلان لە کتێبەکانی ڕابردووی دابڕاوە. ینی 25 ساڵ ڕێک جەنەرەیشنێکە، ڕێک نەوەیەکە. من لەگەر ئەوە نیم کە عەبدوڵڵاهۆجەلان چ بڵێیان چ نەڵێ. من لەگەڵ ئەوەم ئەگەر ئەومەی کە دەڵێت ڕاگرتنی شەڕوا هەبێت بەڵام باسی پرسی نەتەوەی نەکەین، ئەم فەلسەفەیە غەڵەتە. تێگەم یعنی مەبەستم ئەوەیە. هەتا ئەم ساعتش پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسە نەتەوایەتێکی پێشترە لە دیموکراسی. دڵ بخوێن ئەڤە گرنگە. دەکارم بپرسم یا پرسیارێکی هەیە؟ یعنی بەدەنگەوە هاتنی کورد، پەرۆشی کورد مەسەڵەن ئاوا بۆ ئاشتی کاریگەری هەیە لەسەر هاوسۆزیەکی جیهانی بۆ مافەکانی کورد و پرسی کورد؟ دوای ئەوە تاوان ڕاگرتنی شار قۆناغی یەکەمی ئەو مەسەلەیە. قۆناغی دووەمی ئایا بەدەنگەوە هاتنێکی لایەنی بەرامبەر دەبێ یان نە؟ ئێوە باسی دانوستاندن کرد، من ئەو پرۆسەیە بە دانوستاندن تێناگەم. ئەو پرۆسەیە حتا دیالۆگیش نییە. ئەوەی کە هەبوو هەتا ئێستا طبعا دەڵێن ئەوە 6 مانگ نییە کە دەوڵەت باخچەلی ئیعلانی کردەوە، نەخێر لە 2023ەوە ئەو دانوستاندنە هەیە. حاضریەک لەسەر ئەوە کراوە، بەڵام هێشتان ئێمە لایەنی یەکەممان بینی. بانگەوازی بەڕێز عەبدوڵڵاهۆجەلانمان بینی، بانگەوازی لایەنی ترمان هێشتا نەبینیوە، چونە هەر چەندە دوێنێ ئەردۆغان بەڕێز ئەردۆغان هەندێک قسەی کرد. هەست ناکەی جارێ کاک مستەفا یەک دەقیقا بمبورە، هەست ناکەی مەسەڵەن جارێ زووە حکومدانی ڕەها مەسەڵەن بۆ نمونە بۆ خۆتەزانی لای بەپی وەڵامی پەکەکە هەندێک لە گەشتبینی هەیە، هەموو سەرکردەکانی باشوور، هەندێک لە وڵاتانی جیهان نەتەوەیەک گرتووەکان هەموو پێشوازی سەرپێکەوتنەوەی جارێ پرۆسەی ئاشتی دەکەن بۆ دیالۆگ. زۆر جوانە، 100% لەگەڵم، بەڵام زۆر زووەش بڵێن وەرچەرخانێکی مێژووی. مەبەستت ئێمە پێشتریش ئەو قسەیەمان کرد، گوتمان وەرچەرخانی مێژوویە. من ئەوە لەو دەرگا تەماشای دەکەم.
سەد لەگەر ڕاگررتنی شکم حتا ئێستانە دەبی 20 ساڵ پێشتر ئەو پرۆسیە دەستی پێ کردووە درەنگ ماوین بەڵام ئەوە سەرەتایە کە ئایا هەنگاوەکانی تر بەڕاستی ئەوەی هەیە خزمەت دەکات زمینەیەک بۆ ئاشتیەکی درێژخایەن و درێژمەودە بۆ چارەسەری پرسی کورد ببێ یاننا ئەمە پرسیارێکی گرنگە لەبەرەوەی کە بە فرسەت ێزانم کاک بەختیار ئەم گەنجانەش لێرن نەکێکیان یەک دوو پرسیاریان هەبێ بۆت یەک دوو گەنجە دوێنم و ئیتر کاتەکەیان بە تۆ ماڵاوایت لێ یەکەم مایکەکە بە کێ لە ئێوە قسەی هەیە مایکەکە بەچێ بوو باشە کاک خەلیجی مایکەکە بەچێ بوو فەرموو ئەوە مایکەکە بە جەنابتە ئەوە تا کێ قسەی هەیە لێوە ئەو برادەری دواوە بەڵێ ئەی شەکات فەرمووعی بینە زۆر سوپاسی میوانە بەڕێزەکانەکەم زۆر سوپاس هەر بژیت من خوێندکارم لە زانکۆی سەلاحەدین بێگومان کۆلیژزان سیاسیەکان لێرەدا خۆم بە خۆشحاڵە زانم کە لەگەڵم کۆمەڵە گەنجەیە کۆبوونەتەوە هەروها لەسەر پرسێکی وەها گرنگ قساکەن کە بێگومان پرۆسی ئاشتی لە تورکیا ڕاستی ئەمن دوو پرسیارانم هەیە هەروەها تێبینێک شمایەکە پرسیار بێت سوپاسە دەکەین بۆی هاوڕەکانت هەموو دەستیان بڵند کرد زۆر باشە ئەو پرسیارم بۆ کاک زریان ڕۆژهەڵاتی بێت ئایا کە پێت وایە بۆ نمونە پەکەکە هەڵگری ئایدۆلۆژیاکی چەپە و هەروەها داوای بۆ نمونە کۆنفیدرال دیموکراتیکەکە ئایا پێت وایە لەسەر ئامێزی گفتوگۆ ئەو مەرجانێکە دایدەنێت لە بۆ چەکدانان لە پێناو خزمەت و هەروها بەرژەوندی باڵاکانی کوردابێت یاخود نەخێر و هەروها دووەم پرسیاریشم بێگومان ئەوەیە کە ئایا پرۆسەی ئاشتیەک کە ئەردۆغان و هەروها دەوڵەت باخچەلی و هەروەها بێگومان پارتەکانی دیکە پاڵپشتی لێکەن ئایا پرۆسەیەکی ئاشتیوە جێگای متمانەیە بۆ کورد کە بەشداری دەکەم کاک زریان وەڵام بەرەوە چیتر لەم بەر پرسیاری هەیە ئێستا وەڵامەوە لەها پشت ڕاست بێژن باشترە هەموو پرس کۆم ببن باشترە وەڵا ئەڵەم کێ پرسیاریە دوو کەس دەستی هەڵبڕی ئێستا دەستیان دانایەوە بەڵێ فەرموو کاک زریان خۆی لە ڕاستیە سەیریکە ئەمە لە ئایدۆلۆژیای چەپەوە هاتووە سەردەمی خۆی کاتی خۆی لەنین بیرۆکەیەکی وا هەبوو لە لێنینیزما کە بۆی کە تۆ کۆمەلگاکەت ببێتە کۆمەلگایەکی سۆسیالیستی پێویستە سەرەتا کۆمەڵێک مەرحەلە تێبپەڕێ لە دوای ئەوە کۆمەلگاکان ئیتر ئەبن بە کۆمەلگایەکی سۆسیالیستی ئەبێ مەرحەلەی کشت و کاڵ و دواتر سەردەمی بورژوازی و ئەمانە تێپەڕێنە ئەوسا کۆمەلگا ئەبێتە کۆمەلگایەکی سۆسیالیستی یەکێک لە مەرجەکانی کۆمەلگایەکی بورژوازی و سەرمایه‌داریش ئەوەیە کە تێدا ناسیۆنالیزم گەشە بکات ئەمە ئەو ئایدۆلۆژیایە بوو کە لە پشت پەکەکە بوو کە پاڵپشتی لە جوڵانەوەی قەومی بکە یاخود قەزەی قەومی بەکاربێنە ئەگینا پەکەکە خۆی هێزێکی چەپ بوو و ئێستاش ئەم ئەعلانەی کە بەڕێز ئۆجەلان کردوێتی زیاتر لە باسکردن لە چارەسەرکردنی پرسی کورد چونکە ئەو لە نێو پەیامەکەیە ئەڵێ ئینکاری قەزەی کورد کۆتایی پێ هاتووە ینی لە تورکیا ینی بە معنایەک هەر هەمان ئەو قسانەیەکەوە لە تورکیا گوترێت کە شتێک نییە بە ناوی پرسی کوردەوە تۆزێکی نەکەی ئەمەیە بەڵام لە هەمانێکی کاتی دیکە ئیعلانی بنبەست گەیشتنی ئایدۆلۆژیای چەپە لە تایبەت بە پرسی کوردەوە لە تورکیا ئەمە تاوان کاک زریان برادەران بەڕاستی ئەگەر توێژینەوەکی زانستیش بکەی ئەم گەنجانەی کە لێرە کۆبوونەتەوە بە عینەیەک حسابەکرێ بۆیە حەزەکەم بزانم دەستی بڵند بکە چەند کەس دڵخۆشە بە سەرپێکەوتنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان دەست بەرز بکاتەوە هەموو لەگەلنا بەڵێ جەنابیشت هەمووان دەست بەرز دەکەنەوە بەڵێ هەمووان دەست بەرز دەکەنەوە هەمووان دڵخۆشن بە سەرپێکەوتنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان کاک مەلا بەختیار دووبارە سپاس بۆ وەختەکەت کە لەگەڵم بووی با وەکو ترێخی تامەکەی میسک بێ و جەنابەت فەرمایشتەکەت فەرموو زۆر سپاس کاکە من گەم لەو ئازیزانە گردێکەیەکی گوێم لێگردن سەبارەت بە دیموکراسی جەوهەری نازەم کاک مستەفا دیارە پێش و پاشی خستۆ من نەموتۆ دیموکراسی جەوهەری وتم جەوهەری دیموکراسی بریتی نییە لەوەی کە تەنها انتخابات بکرێ جەوهەری دیموکراسی ئێستا جەوهەری دیموکراسی جیاوازە لەگەڵ جەوهەری دیموکراسی لەگەڵ 50 ساڵ لەمەوبەر 100 ساڵ لەمەوبەر 80 ساڵ لەمەوبەرەوانە کۆمەڵک چەمکی تازە ئێستا ئەبێ ئیشی لەسەر بکرێ ئەوە یەک یعنی تەنها ڕوونکردنەوەیە
دووە من حەزەکەم ئامادەبوانی بە ڕەش باش بزانن کە لە دوو مفاوەزاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەوڵەتی عێراق بەشداریم کردووە لە دوو مفاوەزاتی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانش بەشداریم کردووە سەرەتای مفاوەزات ناوڕاستی مفاوەزات کۆتایی مفاوەزات ئەزانم شارەزام تایە ئەوەندەی تەجربەمەیە شارەزام تایە ئەمە یەک دووهام ئەو مفاوەزاتانەی ئێمە لەگەڵ دەوڵەتی عێراق کردمان و ئەو مفاوەزاتەی دیموکرات و کۆمەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کردیان زەمان و زەمینەکەی شتێکی تر بوو ئێستا ئەو باگەوازەی جەنابی ئۆجەلان لە زەمان و زەمینەیەکی تر لە دنیایەکی تر لە گۆڕانکارێکی تر ئەمە گەیەنراوە ئێمە لە بەردەم دەقێکین کە خطابی تازەی بەڕێز ئۆجەلانە ئەم دەقێکی سیاسیە بەڵێ متوربەی کردووە بە هەندێک ئەفکاری خۆی بە مەسەلەی دیموکراسی بە گۆڕانکاری بە هەندێک شمرە بەڵام ئەمە دەقێکی سیاسیە دەواازەیەکە ئیکاتەوە بۆ دانوستان بۆ مفاوەزات ئێستا جارێ مفاوەزات دەستی پێ نەکرد و مفاوەزات دەبێت دوو تەرەف بێ بەرامبەر بە یەک دانیشن و دوو ئەجندەی جیاواز بێت تا ئێستا مفاوەزات دەستی پێ نەکرد و ئەمە دەواازەیەکە کرایەوە بەڵام دەوڵەتی تورکیا ڕازی بووە ئەم دەواازەیە بکرێتەوە ئەمە زۆر گرنگە ئەمە بزانین یەکەمین جارە دەوڵەتی تورکیا لە هاتی کەمال ئاتاتورکەوە تا ئێستای جەنابی ئەردوگان یەکەمین جارە بە ناوی کورد نوێنەری کورد یەکێک لە سەرکردیارەکانی کورد ڕێگە ئەدان پەیام بڵاو بکاتەوە وەفدی دەمپارتی هاتوچۆ بکە قسە لەگەڵ هەمولایی بکە تا ئێستا چی بووە دوو نەوع پشتیوانی ئەم پەیامە هەیە نەوعی یەکەم دەوڵەتەکانن دەوڵەتە گەورەکان نەتەوەیە گرتوەکان یەکێتی ئۆروپا ناتۆ ئەمانە هەموو تەییدیەکەن ئەمە ئەم دەوڵەتانە پێش هەموو شتێک ئاسایشی جیهان و ئاسایشی ناوچەکە و ئاسایشی ئابووری و ئەمانەیان لا مەطلبە تا ئێستا لەم دەوڵەتانە هیچیان ستراتیژی چارەسەری دیموکراسی کێشەی نەتەوەی کورد نابینم تا ئەم دەقیقەیە ئەمە یەک باقیەکەی ڕێعامی خۆمانە ڕێعامی خۆمان بە دوو جۆرە خوێنمەوە هەموو حزبە کوردستانەکان تاکتاکی نەبێ پشتیوانی ئەم باڵناوازەیان کرد ئەمە گرنگە دوام شەقامی باکوور لە چەند شارێک بە هەزاران کەس ڕژاونەتە سەر جادە ئەمە یعنی چی؟ یعنی لە ڕووی بابەتیەوە زەمینەکە لەبارە بۆ ئەوەی ئەم بانگەوازەی ئۆجەلان ئەو کاکە مستەفا دقیق قسەی کرد ئەمە بانگەوازە نەک پەیامە نەک پرۆژەیە بانگەوازێکە و بانگەواز ڕچە شکاندنە دوایی چۆن ڕێگەکە ئەبڕی ئەمە مەوضوعێکی ترە زۆر گرنگە ینی ئەوە تێبگەین و ڕوژانی خەڵک بۆ پشتیوانی بانگەوازەکە و هەموو حزبە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان لە باکووری کوردستان اینجا باشوور کە خۆمان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت یەکێتی و پارتی نەوەی نوێ گۆڕان هەر هەمویان تێیدیان کردووە ئەمە زۆر گرنگە و فەیسبووکیش پڕە لە تەئید زۆر پڕە لە تەئید من بەش بە حاڵی خۆم دا ئەوەنەی تریش تەئید بکرێ هێشتا ناتوانم بڵێم دڵنیام ئەمە لە 100% سەرەکەوێ ئەمە یەک دووهام جەنابی ئۆجەلان ئێستا کەوتە ئەرکەکەی بە جوانی دیاری کردووە و ئامادەیە باقیەکەیشی لەسەری بەردەوام بێ ڕێک بۆ باڵەکەی خستوتە سەر جەنابی سەرۆکۆماری تورکیا و حزبەکانی تورکیا یعنی نابێ جەنابی ئەردوگان ئەم جارەیان وەکو 93 وەکو 99 وەکو 2000 وەکو 2003 سێری ئەم پرۆسەیە بکە نابێ وا سێریکە چکە خۆیشی پێم وابێ ئەمە شەشەمین جارە باسی ئاشتیەکە باسی ئەوە کاڵە 40 ساڵ ئێمە ماندوو بین هەزاران کەسمان بە قوربانی داوە و ئیتر کۆتە ئەمڕۆژ قسەی کرد ئەمڕۆ لە بینینی کەسوکاری قوربانیەکانی سوپای تورکیایە ئەو قسانەی کرد باسی دیالۆگی کرد باسی برایەتی کرد باسی دیموکراسی کرد باسی قۆناغێکی نوێی کرد لە تورکیا باسی ئەوەی کرد
من بڵێم یعنی کورد لە تورکیا کێ لە هەمووان لایەنە کێبڕکێکارەکانی ناو تورکیا حزبە سیاسیەکان سەرکردەکان چارەسەربوونی پرسی کورد کێ لە هەمووان زیاتر لی مستەفی دەبێ وەکو حیزب وەکو شەخص کێ بە باشترین جۆرە توانێ ئیستسماری بکە حەلکردنی ئەم گرێ کوێرە مێژوویە. ئاکپارتی لە هەمووان زیاتر هەڵوێستێکی جوان لە مێژووە تۆمارەکە دوای ئاکپارتی دەوڵەت باخچەلی مەسئولێتێکی گەورەی تاریخی لەسەر شان بوو کە تێڕوانینی بۆ کورد وەکو نەتەوە تێڕوانینێکی ناسیۆنەلیزمی تورکی گۆشەگیر بوو ئێستا کراوەیە ئەم دوانەوە باقی حزبەکان تا ئێستا نەمان بیستووە ینی هەڵوێستێکی سلبی خراپیان هەبێ هەموو حتا ڕخرەشیان هەبێ ناڵێن نابێ بکرێ نابێ بکرێ من ێ بەوە سەر قسەکەم کاکە ڕەجدەر بینەرانی عزیز بن بە لێرە زۆر بە ڕۆشنی قسەکەم ئەویش ئەوەیە من پێم وابێ لە ئێستاوە تا 2 مانگ 3 مانگی تر هەنگاوی تر دێتە پێشەوە ئەگەر دەوڵەتی تورکیا و ئاکپارتی لە سەروی هەمویانەوە جەنابی ئەردۆگان بەڕاستی جۆرێک لە چارەسەری سیاسی دیموکراسی لە بەرنامەیانە هەبێ مەفروزە ناکرێ جەنابی ئۆجەلان لە زندان بێڵنەوە با بە 2 قۆناغ یەکەم بیگوازنەوە بۆ باڵێک دەوری بگرن کاکە با خەڵک ببینێ با گفتوگۆ بکە بۆ ڕۆژنامەکان ببینێ ناکرێ سەرۆکی پەکەکە ئەوەی کە ڕچەکەی شکاندووە بانگەوازەکەی بڵاو کردوێتەوە لە زندان هەر ببێنێ ناویشی بدەی گفتوگۆ یعنی ئەگەر نلسن بەندلا لە زندان نایەتە دەرەوە ئەو گەڕانکاری وەرچەرخانە گەورەیە دروستە بوو لە جنوبی ئەفریقیا نابوو یعنی ناکرێت ئەمە ئەبێ بەڕاستی لە پشتی ئەم هەنگاوەی کە جەنابی ئۆجەلان نایەتی هەنگاوی جوانتر لەلایەن دەوڵەتەوە بێتە پێشەوە و ئەمە لە قازانجی تورکیایە من ئەمەوێ یەک قسەی تریش بکەم ینی بە سەراحەت با بڵێم ئێمە کوردی عێراق لەگەڵ کوردی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان لە سیاسەتە لە کۆنەوە تا ئێستا واقعی بووین بەڵام کوردی تورکیا حزبەکە سیاسەکانی باکوور لەگەڵ حزبە سیاسەکانی ڕۆژئاوا مەسەلەی توێری و ئامانجی گەورەتریان لە ئێمە لە بەرچاوگرت ئێمە لە شتی کەمەوە بۆ فیدرال گەیاندبان ئەوان لە شتی زۆرەوە لە ڕژگارکردنی هەر 4 پارچەکەی کوردستانەوە هاتوونەتە سەر هەندێک داخوازی لامەرکزی مافی دیموکراسی ئەمانە دەی باشە تورکیا ئەمەش قبول نەکە ئەیچی قبولەکە ئەمە ئاخر قسەشم ئەوەیە یعنی من حەزەکەم ئەی بیسمەوە مەسەلەی نەتەوایەتی و ئەوە ئێمە هەمومان کوردین و شانازیەکەن بە کوردیمانەوە بەش بە حاڵی خۆم 54 ساڵ لە سیاسەتەکەم 15 ساڵی پێشمەرگە بووم شەڕم لە کوردستانی عێراق کردو لە شوێنی تریش کردووە بەڵام من خوێندنەوەم بۆ سەرمایەداری جیهان و خوێندنەوەم بۆ دەوڵەتانی ئیقلیمی خوێندنەوەم بۆ جیهانگیری خوێندنەوەم بۆ سوسیال میدیا خوێندنەوەم بۆ ژیری دەستکرد ئەم گۆڕانکاریانێک هەیە من پێم وابێ ئەو پەڕەکەی 5 تا 10 ساڵی ئایندە شانسی نەتەوە ژێردەستەکان و گەلانی ژێردەستە ماوە بۆی مافە دیموکراسیەکانیان وەرگرن ئەم شانسە هەتا نییە دنیا هەمووی گۆڕاوە گۆڕانکاریەکان زۆر قوڵن شەقام گۆڕاوە هەست گۆڕاوە هەڵوێست گۆڕاوە بازار گۆڕاوە تەکنیک گۆڕاوە مەسەلەی ژن مەسەلەیەکی موهیمە ئێستا بۆیە ئەم فرسەتە لە دەست نەدرێ باشە پشتیوانی بکرێ من ناڵێم هەڵەیتیانە و ناشڵێم لە 100% دڵنیام 1 دقە ناڵێم لە 100% دڵنیام ئەڵێم پشتیوانی بکرێ کورد ئەڵێ کردە پەشیمان بە نەکردە پەشیمان مەبە بەڵێ ئەگەر لە چوارچێوەی دەوڵەتانی سەردەستە چیتر لەم سەدەیەشا پرسی کورد چارەسەر نەکرێت ئەو قسەی کە باز لە گۆڕانی ڕەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا ئەگەر دەوڵەتان لە چوارچێوەی سیاسەتی ئیدارەدانی خۆیانە پرسی کورد چارەسەر نەکەن مەترسی هەیە پرسی کورد ببێ بە مادەی شەڕێکی گەورەتر لە پرسە ناوخۆیەکانی وڵاتانە؟ من ئەو مەترسیە گەورەیەم نییە بڵێم وەڵی پرسی کورد ئەبێ بەمایی
شەڕێکی گەورە بەڵام پرسی کورد لە ئێستاوە تا 10 ساڵی تریش ڕەنگە 5 تا 10 ساڵی تریش یەکێک لە پرسە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چارەسەرکردنی یەکسانە بە سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چارەسەر نەکردنیشی بێگومان لە بەرامبەرە کێشە لە تورکیا هێڵێتەوە کێشە لە ئێران هێڵێتەوە کێشە لە سووریا هێڵێتەوە و لە عێراقا ئەچێتە قۆناغێکی تر بۆیە چارەسەرکردن و دابینکردنی مافە دیموکراسیان زۆر گرنگە کاکە ئێمە نەتەوەیکی 50 ملیۆنین فەڵەستین ناگاتە 10 ملیۆن باشە فەڵەستین بووە ئێستاش ماکی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کورد بووە بە 50 ملیۆنەوە لە زیاتر لە 500,000 کیلومتر بەرەبەعەوە نابێ بە کێشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ بەردەوامە بێ جگە لەوەی ئەم دەوڵەتانە بێت تێبگەن سیاسەتی سەرمایەداری جیهانی سیاسەتی نیولیبرالیزم سیاسەتی ترامپ سیاسەتی یەکێتی ئەوروپا ئەوە نییە چاوەڕێ بکەن ئەم دەوڵەتانە هەتایە بە ئارزوی خۆیان سیاست بکەن گۆڕانکاری لە سیستەمی ئەم دەوڵەتانش لە دەستوری ئەم دەوڵەتانش لە ئاگوری ئەم دەوڵەتانش ئێستا بەشێکە لە ستراتیجی چۆنیەتی بەڕێوەبردنی جیهانیش دانەبراوە ئەم دەوڵەتانە لە دوورگەیەکی داخراوە نین تەواو بەتابەتی تورکیا زۆر تێکە لەگەڵ ئەوروپا و تورکیا لەسەر ڕێگا وەستاوە ئەوروپا قبولی کە بە ئەندام لە یەکێتی ئەوروپا بە چارەسەرکردی کێشەی کورد بە مافە دیموکراسیەکانی کێشەی کرد و مافی مرۆڤ تورکیا بە ئاسانیە چێتی یەکێتی ئەوروپا و تورکیا بچێتی یەکی ئەوروپا گەورەترین قازانج لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە گەورەترین قازانج لە ڕۆژهەڵاتی ناوە ئێستا شانسی زۆرە و ئێستا تورکیا بەهۆی دوای ڕوخانی بەشار ئەسەد و دوای ئەمەی کە ئیمرالی بووە بە دەواازەی ئاشتەوایی تورکیا باشتر چۆتە پێشەوە پێگەکەی باشتر چۆتە پێشەوە ئەم پرۆسەیە تەواوکە تورکیا تەواوی بکە بە دڵنیاییەوە دۆخەکە زۆر لە قازانجی تورکیا ئەگۆڕێ کاک بەختیار هەرچەند لە سیاسەتە عەقلانیەت هەیە بەڵام دڵت چییە لە ئەم پرۆسەیە سەرەگرێ یا بربەستی بۆ دروستە بێ یا بە دەردی پرۆسەی ئاشتیەکانی ڕابردوو دەچێ دڵم خۆشە و ترشیشم زۆرە زۆر سپاس هیوادارم دڵخۆشیەکەت بە ئامانج بگات و سپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوویت شەو خۆش فەرموو گەلێک سپاس ویستت لەگەڵ مامۆستا باخەوی فەرموو ژبەرکو ئەس پرس بکەم یان دگوت ئەزێ تشتێکی بێژم خواست ئەز هەند تشتنا زەلال بکەم باش یەک ئەو نویساندنێک و ئۆجاڵان نویسی بەرنامەی نویساندنی وی بخۆین دەستنویسەویە دەستنویسەویە تا دەستنویس ناز دەکەی ناز دەکەم ئەو دەستنویسەویە ئەسلوبێویە کەک خەلیل ئەسلوبێویە ئوسلوبێویە بەرکۆ ممکنە وەک هەواڵی مستەفا دەبێژانێکی تانکریە ممکنە کرێ لێ هەم دەستنویسەویە هەم ئەسلوبێویە ji ber çikirine bu ser nîqaş nebe hem ve xwastekî devletê hem jî Öcalan یعنی یەک شت ئەمە دەستوخەتی ئۆجەلانە شێوازی نووسینی ئۆجەلانە بەس li ser Öcalan bandoreke psikolojî her heye 25 sal 26 sal zindanê de ev proseya devleta Türk û Öcalan navberê wê de qasî ku tê gotin saleke sal nîveke berdewam e gîştî encamekê dema gîştî encamê bi destê MHP Baxçelî eva gotina pêşxistin MHP partiyekî devletê ne partiyekî welew êdin e partî devletê di xizmetê devletê de siyasetê devletê dimeşîne ji ber wê bi destî wî ve tişta çêkirin yek ev çawa hate pêş Britanya ji Tirkiye re got cîhanê de guhertin çêdibe di rojhelata navîn statû tevlihev dibe gehertin çêdibe meseleyê xwe Kurd navberê xwe de çareser bike çavî çareser bike ji berî vê bi Öcalan re danistandin kirin Öcalan ser
چی او کرد پیشوا سیستمک دانی یک PKK çavi derket. Derketine PKK dibêje tarixa Cumhuriye da Türkiye'de zamanı Kürt tünnevu, nave Kürt tünnevu, havina Kürt tünnevu, tünnevu. Kürt nine. Jber ve PKK burada derket. Yani dikemasiye Cumhuriye Türkiye'de PKK peyda bu. Degi işte یک ویدیوی نقطه کی جدی نقطه کی گرینگه PKK سیستم جمهوری PKK درخست پیش دیگه işte پیدا کرد یاد دیا چبونا PKK د سیستم رئال سوسیالیزمی سوسیالیزما چه دویژن راستی دا د شر سار دا چبو yani te فهم کردن که دو تاثیر اول سر PKK چبو دما كنت وكفالج بحث كرت بفكرك سوسياليست رابو نتاوي علي طالبو نقطة ديابو پیش و در کتنی PKK سر بنگاهی سوسیالیزمی اساسی خواه اما برنگه کی کردی دو بیجه هر کس زانه که ای که تبل PKK بونین دست پیکه ویدا لسر نتاویتی کرد تبلی بون پشتی و فکری سوسیالیزمی فکری ده چه بون هنک چه بون هنک چه نبون اما گله که میلیتان ناف PKK دا گرانی ای سرک نه ای بنی همین نتاواتن سر به اوه چه بونم اولا بحث کرد مسئله سوسیالیزم دولت فدرال اوتونومی او د سیستم دنیای ای روزا بنا بیویستن د سیستم دنیا اما Öcalan دما که هات گرتنشون دا پیش تا دگوت کردستان که سر بخوای آزادی و کف دولت اما هات گرتنشون و وانا دفجی بردان دولت نخوازن نتوه پاشوریتیل روزالات نویندا اوتونومی کمه دویجه منه همیه نخوازن چما Öcalan دویجه دما پیش تا او سینوری که هنی رادو بین 5 سال 7 سالی که دینا فکری خواه دویجه او سینور رادو بین یعنی او پیشکتی تکنیک پیشکتی نظام دنیا her halı da tegertin sinor radon havcay devlet ki paşvarun nine Öcalan devlet de salat devlet zordar dibine her devlet ki bir peş ve Sovyet Sosyalist Cumhuriyeti برای وهاب Öcalan yani pişti kuhata girtin pişti hata girtin هری نه وهاب هری haya beri hatını girtin vatışına nine هذا قرتن شنده وانا پیش خستن تشتك من رنج بلكي تفخزي برسي امام الصحابي كتدب جي يعني كردا لقيامت جي دولت نابين دولت Öcalan devlet paşvarı düğüne devlet zordar düğüne devlet diyem kabul nak انت دولتك تشبك بازوردار نبي مثلا ديمقراط نينن dünyada ninin devlet Sovyet derket ve nave sosyalizme nave leninizme çi her despotik ser millet şekli de باشه پرسا كنا هر کس مراقت كتشيه كك خليل PKK ويتشا كون دينا edeyne ودينا PKK Öcalan çi bece eser ve bimeşe belki hintиш nadı bece bira Öcalan var et kongrede varınızda çi bana ne diyeceği Xodana Öcalancı ne kongre PKK bana ki havcet Beyaz bejim bu Öcalan heneki azadi bir berfere bak. Vana gotene mezin dike ama kul kusakini. باختلي دبيجي قطارة إمرالي دقل قطارة قنديل هفدو يكن هفدو تمام دكن تتش دبيجي هفدو تمام دكن جبر که قاشی کم PKK دزانن جگوتنه Öcalan در ناکفن نکن نزانن دزانن که Öcalan هات گرتن شونده دزانن که غلطیه شاشتیه انتشتی نباش گوتن PKK و باش دزانه فقط جگوتنه Öcalan'cı در ناکفن ممکن است تشتا کم زیده بیجن
اما فانا راستي بنجاي لكن اوجلان يعني اوجلان لامرالي نوكا بوخو سانتري دانوسانا سانتري مفاوضاتا بله بله تمام بله اما ميفانا كما قلت بورنا تنب كرتي دبيجن كان باكك يعني او هاي يعني باكك وكبري سنتراليست نما يعني يك برياري بدي حمو بيك بيني غوري از دبنم سه باكك انا سه باكك يعني سه باكك انا يك باكك شهيدي एक शहीद बुनी दो एक पैके के नॉय है से एक पैके के जुदो बुनी से पैके के ना कोश काज़ोन रास्ती خوای يعني باكك يا ايران تنا باكك يا روجافا تنا يعني ازواج بيجم او جنگ باكك انا دمك كده پکه ناب خود نقاش کرد دوباره مرکزی دا که ام و گروه بنا همی هنک ناب پکه دا نقاشی چه بود ای روژاوا گروه پاتن سر هفت لما مستعيرو بجاك جي دبيجي ام بابندين با داخوازا عبد الله وجلان حميا بهفرا دبيجن ام بيجوازي دكين لوي داخوازيا امرالي ايرو حميا وصاد بيجن همی دبیجن چینه دا بگره حیا امریکا همی دیو پروسه کی باش پروسه آشتی هر کس دنیایش تولید و کردیش تولید و باشور و باکور و روجالات و روجاله هر کس تولید دست خوش ما مصابزانم پرسیاری کی هيا ها وليش زانست سياسي كان سيارة كم زانكوي كردستان زانكوي صلاح الدين بله سيارة كم لك مصطفى پیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێ خۆتان هەڵبژێنەوە چەک دابنێن لەبەرچ پیامەکەی ئەوە نەبوو کە بڵێت چەک دابنێن و بڕۆنە ناو پرۆسەی سیاسی هەن لەبەرچ داوای هەڵەشانەوەی دەکات نالێ بڕۆنە ناو پرۆسەی سیاسی وەکو حیزبێک لەبەرچی هەڵدەوەشێنەوە و پرسیاری دووەمیشم ئەوێ ئایا کە خۆ هەڵدەوەشێنەوە دەم پارتی بە نوێنەری ڕاستەقینەی خۆی دەزانی لە تورکیا لەبەر ئەوە خۆ هەڵدەوەشێنەوە و پرسیاری سێمیشم ئەوێ کە ئەو پرۆسەیە دەستە ڕێی خۆی دەستە ڕێڕەوەشی ئاسایی خۆی ئەو دەستگیرکراوانەی کورد سڵە عەندە برشار فیگەن یۆکسێکداغ ئەوانە ئازاد دەکرێن ئەین چیتر خەڵک دەستگیر ناکرێن لەسەر ئەوەی کە ئەوە تیرۆرە پەکەکەیە چونکە لە تورکیا کوردەکان باس لەسەر پەکەکە بوون ینی دەستگیر دەکرێن زەبان گەشەکردن بی یان ئەندام بوون کەس لەم دی و پرسیاری هەیە فەرموو مایکەکەی بەنێ بە زەحمەت بەڵێ کاکرن زۆر سپاس هەر لەسەر قسەکانی کاک مستەفا کە باسی چەند خاڵێکی کرد بە نمونە زمانی کوردی ببێتە زمانی فەرمی و پەروەردەی زمانی کوردی کاک زیریانیش باسیەوەی کرد کە 165 کوردەکانی تورکیا بە تورکی قسە دەکەن وەک زمانی دایکیان ئایا تورکیا گرنتی ئەوە دەدا کە ئەو خاڵانەی کە باسی کرد لە دەستوردا بینووسێتەوە یان هەر تەنها قسەیەکی سەرزارێکی و نووسینێکی سەر کاغەز بێت مەبەستی من ئەوەیە کە ئایا تورکیا گرنتی ئەوە دەدا کە ئەو خاڵانە جێبەجێ بکرێن دانمە بە مافەکانی کووردا بنێ سپاس گیانەکەم بەڵێ کاک مستەفا مەسەلەی هەڵوەشاندنەوە وە بزانم لە پێش ئێستا لێدوانێکی پەکەکە هەبوو عەبدوڵڵا ئۆجەلان ئەو ڕێکخراوەی دامەزراندووە با خۆشی هەڵبوەشێنێتەوە یان بەو معنایە جۆرێک لە لێدوانەکە هەبوو مراد کەڕێنم وا بزانم ئەوە بوو مەسەلەی چەکدانان من خۆم يعني قناعتم بويا اگر پروسەکە بەڕاستی نیازی پاک لە چارەسەری هەبێ پێویست بوو یەکەم جار ڕاگررتنی شار بواە ئەوە ئەگەر پرۆسەکە بە سەلامەتی بیانەوێ بڕات دوام پرۆسەی چەکدانان بێتن ئەگەر پرۆسەی ڕاگررتنی شار نەبێت کە پەکەکە ڕایگرتووە بەڵام هەتا ئێستا تورکیا هیچ لێدوانی نییە لەو بارەیەوە پێویست بوو ئەوە بێ لە هەموو دنیا شوا بووە یەکەم خوتووە ڕاگررتنی شەڕە دوای چەکدانانە مەسەلەی چەکدانانی پەکەکە ئەگەر ناوبژیوانێک نەبی تۆزێک زەحمەتە کە زریان باسی کرد ڕەنگە هەرێمی کوردستان بێ هەرێمی کوردستان ئامادەی خۆی دیار کردووە و ڕەنگە تۆزێک ئیشیش لەسەر ئەوە بکرێت کە چۆنیەتی ئەو پرۆسەدەرانە وەکو فارک نابێ فارک کە ئەوەی کۆلۆمبیا کە چەکیان دانا یەکسەر چوون ڕێز بوون و یەک چەکەکەیان فڕێدا و چوون بە بەشداری پرۆسەی سیاسی بوون بەس لێرە دەوانە
لێرە دەوانە تورکیا هەتا ئێستا ئامادەی خۆی دیار کردووە کە ئەوانەی ژێرەوەن یعنی شاروانی کەمتر چوونێتە ناو عملیای سیاسی و کەمتر مەسئولیەتیان هەبووە لە شەڕی چەکداری هەتا تەبەقەی ناوەڕاستی ئەوانە ڕەنگە قبول بکەن یان جۆرێک لە عەفو بدرێت و ئەوانە بگەڕێنەوە بەڵام ئەوانە ژوورەوە حەکەمیەکە گەورەتر بێتەوە یەکێتی ئەوروپا و ئەوانەی تێبکەوە باسی لەوە هەیە کە هەندێک شوێن وەکو بڵێم کامپی مەخمور لەو شوێنی وە ئەو جا چ لە ناو خۆی کوردستان بیان لە دەرەوە دروست بکرێتەوە مەسەلەی بڵێن چاودێر یا حەکەم یەکێتی ئەوروپا و ئومەمی متحیدە و ئەوانە احتیمالیە هەیە بێنە ناو ئەم پرۆسێسەوە چونکە پرسی کورد قەزەیەکی دوو قەزێ هەیە هەتاوەکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حەل نەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام لە کوڵاندا دەبێ و نائارام دەبێ وش پرسی کورد و فەڵەستینە من بڕوام وایە لە قۆناغی یەکەمدا تورکیا ئامادە نییە و ئەو دروست ناوێت لە قۆناغی یەکەم لە قۆناغی دووەمدا ئەگەر وەکو گوتم ئەو کەش و هەوایە کەش و هەوایەکی ئارام دروست کرا جۆرێک لە دڵنیایی بدرێتە بڵێم کۆمەلگای تورکیش حتا و کۆمەلگای کوردیش ڕەنگە دوای ئەوە هەندێک ئەو مەسەلانە بینێنەوە بەس بەڵام لە تەبیعەتی دەوڵەتی تورکیا تێبگەین زوو ڕێگا بەوە ناداتن ئەگەر ناچار نەبێت باس لەوە هەیە کە لە پشت پەردە ئێستاش ئەوە جۆرێک لە بڵێم ئینسیاتیفی ئەمریکا هەیە دەست پێشخەری ئەمریکا کاک مەلا بەختیار وتی مهمەیەکی گەورە دەبێ بۆ نووسینێکی مێژووی گەورە دەبێ بۆ ئەردۆگان ئەگەر لە سەردەمی ئەوە ئەم پرسە بۆ ئەردۆگان و باخچەلی ئەگەر لە سەردەمی ئەوانە ئەم پرسە چارەسەر ببێ یعنی کاریگەری لەسەر پێگەی مێژووی و کاریزماتیک و ڕۆڵی ئەوان و بە سەنتراڵترکردنی ڕۆڵی ئەوان چیە بێ لە تورکیا برادران باسییان کرد طبعا لەناو ئەو پرۆسەیەدا ڕەنگە ئەولەویەت یان کاری پێشینەی هەر یەکە لەوانە جودا بێت ئی ئەردۆگان جودا بێ ئی باخچەلی جودا بێ و ئی پەکەکە یان عەبدوڵڵا ئۆجەلان جودا بێ بەڵام لە قسەی ئاخیری ڕەنگە بۆ ئەردۆگان بێتن ئەردۆگان دووسێ مەبەستی هدفی یان دوو هدفی زۆر سەرەکی هەیە لێرە یەکەم ئەوەیە لە ناو تورکیادا مەلەفی کوردی بەڕاستی لە بکێڕێتەوە دەست ئەردۆگان و ئاک پارتی من لەوەش لەگەڵ قسەی کاک مەلا بەختیارم لە ڕەوشی ئێستادا باشترین شت ئەوەیە و مەلەفەکەی هەتا حەدێکیش عاقلانە تەعاملی لەگە کردیە کە دەولەت باخچەلی لە واجهەبی بەڵام خۆی ئیدارەی بکات زۆر جوانە ئەوە ڕەنگە جۆرێک لەوە چییە مەسەڵەن پێ دوایە ئەردۆگان دەست بەم خێرەوە بنێ ترس لە چییە؟ بەشی دووەمی ئەو پرۆسەیە گرێدراوە بەو گۆڕانکاریانەی لە ناوچەکەدا هەنە بە تایبەتی پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەگەر ئەو پێداگیریە نێودەوڵەتیەی بە تایبەتی ئەوروپی ئەمریکی ئیسرائیلیەی لەسەر پرسی کورد بۆ ڕۆژاوای کوردستان و هەروەها دەسەڵاتی نوێی سووریا بەو ئاراستەیەدا بڕوات کە جۆرێک لە ئیستیقرار لە پرسی کورد لە سووریا و لە پرسی دموکراسی لە سووریادا بەڕێوە بچێت و لە بەرژەوەندی کوردەوێتن ڕەنگە پرۆسەی ئاشتی لە تورکیادا باشتر بەڕێوە بڕواتن و دەستکەوتی کوردیش باشتر بێت ئەگەر لە باکوور باش ڕۆشتە پێشەوە مەترسی لەسەر ڕۆژاواژی نامێنێ هەردووکیان پێکەوە گرێدراون بەڵام بەڕەئی من ئێستا پرسی سووریا لە پێشترە وەک لە باکوور پرسی سووریا بۆ مەسائلی دەولی ئێستا ئەمریکا بەخۆی لە ناو مەسەلەکەدایە فەڕەنسا لە ناو مەسەلەدایە نەتەوە یەکگرتووەکان لە ناو مەسەلەدا پرسی داعش لێرەدا گرنگە ئیسرائیل دوای ڕووداوەکانی بەرژەوەندی تورکیا و هەندێک وڵاتیش بەریەک دەکەوێ خۆت ئاگاد لێ جاروبار لە پرسی کورد دەهێننە پێشەوە ختوکەیەکی قەزەی باکوورێن مەسەلەی کە من دەبینم ئیسرائیل لە 2023 ئەو معادلە هەتا حەدێک گۆڕاوە ئیسرائیل صاحب قەرارێکی کاریگەرە لەناو ئەو گۆڕانکاریانەدا بێگومان ڕۆلی تورکیا ئێمە ئینکار ناکەم تورکیا هێزێکی سەرەکیە لە ناوچەکەدا بەبێ ئەویش نابیت بەڵام دەوری ئیسرائیل هەندێک لە باڵادەستی ئەو ئێران و تورکیاشی تۆزێک دابەزاندووە ئەوە ڕەنگە لە دانوستاندنەکاندا کاریگەری کوردی بردۆتە پێشەوە یا تاسیری لێ ئەگە کورد لێ ئیستیفادەی بکات کاک زریان فەرمووت سێ قۆناغ هەبووە هەر ڕاستە و خۆ چەکیاندا نەناوە لە نایرۆبی و یەکسەر بۆ ناو هەڵبژاردن ویستت باسی و سێ قۆناغە بکەی لە کۆڵۆمبیا بەس دوای دوای تاالێکی ژمێر ناحقەکەت لێکرد بووم پێشتر دوای باسیەکەم با جوابی پرسیارەکەت بدەمەوە سەرەتا چەند دقیقەمان دقەیەکی کاک زریان چەند دقەمان
باش بێژم نانا کاتت ماوە باش تەنێ 10 دقەمە ئاگادار بە. خۆی لە ڕاستیە مەسلەی چەکدانانی فارک لە 2016 بە سێ مەرحەلەکران 90 ڕۆژ ڕێگە و سێ مانگەی کە ئێستا ئۆجەلان باسیەکە بۆ پەکەکە ئەویش هەر بە 90 ڕۆژ بوو لە مەرحەلەی 30 ڕۆژی یەکەمە پێویست بوو لە 130 چەکەکانیان تەسلیمکەن 30 ڕۆژی دووەم لە 160 چەکەکانیان تەسلیم کرابێ و لە کۆتایی 90 ڕۆژەکە ئەو باقی لە 140کەش تەسلیم کرابێ ئەمە فارک بەم جۆرە ڕێکەوتنەکە چۆن بوو مەجموعەیەک ئەندامی پەرلەمانیان پێ بدرێت هەندێک دەسەڵاتی مەحەلی زیاد بکرێت و ئەو ئەندامە چەکدارانەی هی فارکە هەبوون تێکەڵاوی پرۆسەیەکی سیاسی ببنەوە ڕێک ئەمەیکەوە پرسیینەتەوەیش نەبوو نانا پرسیینەتەوەی نەبوو بەڵام تێکەڵاوی پرۆسی سیاسی ببن فارک خۆ دەزانی بەش باڵی سەربازی حیزبی کۆمۆنیستی کۆلۆمبیا بوو ئەمەی کە ئێستا ئۆجەلانیش باسیەکە ئەڵێ من ئەتوانم یەکەم وتارەکەی لە دوای ئەوەی کە برازاکەی چووە لای ئەمەر ئۆجەلان چوو بۆ لای وتی من ئەتوانم ئەو قۆناغی کەوا هەیە بیگۆڕم بۆ پرۆسەیەکی سیاسی دیموکراتیک یعنی وەرگۆڕانی ئەو شەڕە چەکداریە بۆ پرۆسەیەکی سیاسی دیموکراتیک ئەوە بابەتەکەی خاڵی جەوهەری لێرە چییە برادێک پرسیاری کردوتی ئایا ئەو پرۆسەیە ئەتوانی متمانەی پێ بکرێیانە لە ڕاستیە کێشەی سەرەکی ئەم قۆناغی ئێستا متمانەیە ئێستا تۆ سیرکە کەسێکی وەکو دەوڵەت باخچەلی ئەو بەڕێزانە زۆر باشتر لە ئێمە ئەزانن و ئەوەی کە تورکی ئەزانێت دەوڵەت باخچەلی هیچ کاتێک لە مێژووی خۆیان نەیگوتووە هاوڵاتی کورد لە تورکیا هەمووی گوتوێتی کورد کۆکەنلی وەتەنداشلەرمس یعنی هاوڵاتی بەڕەچەڵک تورکی کۆماری تورکیا کورد نەبوو بەس ئێستا چی ئەڵێ برایەتی کورد و تورک سەدەی کورد و تورک ئێستا ئەوها قسەکە یعنی ئەمە گۆڕانێکە لە لەفزە گۆڕانێکە لە قسەیە ئەردۆغانیش متمانەی نییە بەلایانی دەم پارتی تاوەکو ئێستا متمانەکەی چیاڵە جارە با ببینم زان چیەکەن چونکە تەجربەی 2015 هەیە نە لایانی کوردی متمانەی هەیە نە لایانی تورکی متمانەی هەیە ڕۆزە ترسی هەیە حتا ئەژڵێ پەکەکە ئەگەر فریومان بدا سیرکە ئێستا تۆ چۆن لەوە تێدەگەی ئەمە جۆکی سیاسیە یان چییە هێشتا ئەو ئەڵێ ئەگەر فریودانێک لە عرابێ ئەنیان دەوڵەتی تورک ئەترسێ پەکەکە فریوی بدایە ئۆجەلان سیرکە کاگرانج هەموو سیاست بۆ چییە بۆ بەرژەوەندیە بەرژەوەندی حیزب بەرژەوەندی نەتەوە بەرژەوەندی گروپ بۆ بەرژەوەندی شخص بۆ دەڵێ بەرژەوەندی شخص جیهەتی بەهێز ئەبێ ئەو بێ بۆ دەڵێ ئیزنم بدە تا ئەو تاویکەم ئەردۆغان 2015 پرۆسەیەکی ئاشتی هەبوو لەگەڵ لایانی کوردیا تموحی هەبوو ببێ بە سەرۆکی تورکیا وانە بوو ئەویست ببێ بە سەرۆکی تورکیا لەگەڵ لایانی کوردیا دانوسانێکی ئاشتی کرد دواتر سەلاحەدین دەمیرتاژ دەرکەوتوتی ئێمە هەرگیز ڕێگە نادەین تۆ بیتە سەرۆک تۆ لەوێ یەکەم جار لە بەرژەوەندی شخصی ئەردۆغانەدا ئێستاش ئەردۆغان دووبارە ئێوێ بمێنێتەوە ئایا لایانی کوردی متمانەی بەوە نییە کە لایانی کوردی هەمان ڕووداوی 2015 دووبارە ئەکاتەوە یان نایکاتەوە ئەمە یەکێکە لە نیگارانەکانی ئەردۆغان چونکە ئەردۆغان بەشێکی ئەم شتەکەیکا لەبەر سیاسەتی ناوخۆیکا بەشێکی لەبەر ئەو تەهدیدەیەکەوە لە منتیقەکە هەیە و لەوانەیە پرسی کورد بەکاربهێنرێت بە قەناعەتی من هەندێک هێزی نێودەوڵەتی ئەو ئیشارەتیان داوە بە تورکیا کە پێویستە ئاعترافێک بکات بە کوردی ڕۆژاوای کوردستان لانی کەم بە ئۆتۆنۆمیەکی سنووردار لە ڕۆژاوای کوردستانە لە بەرامبەر ئەمەدا چییە ئەو شتێکەوە بە تورکیای ئەدەن مەسلەی چەکدانانی پەکەکەی ئەمە داینامیکە دەرەکەکەی لە پشتەوەی داینامیکی ناوخۆیەکەش ئەو خواستەیەکەوە ئەردۆغان هەیەی بۆ ئەوەی کە ببێتەوە بە سەرۆک ئەو خواستەیە کە ئۆجەلان بۆی کە ئازاد ببێ و ئەو دۆخەی ناوخۆی تورکیا کە ئیتر شەر هەڵ ناگرێت خەڵکی کورد لە باکووری کوردستان لە شەڕ بێزار بوو مامەسا چۆن ئەردۆگان ئەتوانێت زمانی ئەوە بکا کە کورد پشتگیری دەکات ئەم چی بکات بۆ کوردگیری کوردی نایە ئەردۆغان ئەزانێت دەنگی کورد بەدەست نایەنێتەوە ئەردۆغان بە دوای دەنگی نەتەوە پەرستەکانەوەیە دەنگی کورد ئەهێڵێتەوە بۆ کێ بۆ هێزی وەکو هوداپار بۆ ڕێکەوتنێک لەگەڵ دەم پارتیا یاخود لایەنەکانی دیکە بە قەناعەتی من ڕەنگە هەڵە بم بەڵام بە قەناعەتی من ئەو بە دوای ئەوەیە کە ڕێکەوتنێک لەگەڵ دەم پارتیا بکات لەسەر گۆڕینی دەستور لەسەر مەوزوعی ئەو گۆڕانکارانی کە لە یاساکانە بیکات و احتیمالی زۆر مەیدانێکی زۆرەکاتەوە بۆ هوداپار و لایەنەکانی دیکە لە داهاتووە چونکە هەروە ئاسان نییە تۆ بتوانیت لە کاتێکە جاران نیوەی دەنگی کوردت بەدەستێنە ئێستا هینی بکەیت
جانامێ زۆر درێژە بدەم بەڵام یەک تعلیقێکی بچووکمە بوو لەسەر قسەکانی کاگرنج بۆی کە ناحەقین لێ نەکرێ ئەویش ئەوەیە کە من کەوتم ناوی کوردستان بەکار هاتووە لەلایەنی نەکەوە ئەوە پەیوەندی بە ڕووداوێکی تاریخیەوە هەیە لە سەدەی 11 ئیمپراتوریای سەلجوقی کابرایە کە بوو پێیانەگوت مەحموود ئەلکاشگاری ئەم کابرایە جۆغرافیزانێکی بەناوبانگی تورک بووە بۆ هەندێک شوێن بۆ هەندێک ناوچە دەستەواژەی کوردستانی بەکارهێناوە ئەگینا وڵاتی کورد پێشتر هەر لە ئەدەبیاتی عەرەبیە هەر لە ئەدەبیاتی ئیسلامیە هەر لە ئەدەبیاتی خەڵکی دیکە لە منتیقەیە وڵاتی یۆنانیەکان لە یۆنانیەکان بە وڵاتی کورد گوتراوە کاردۆخی یا کاردۆخی مەسەلەن سەرزەمینی مادەکان مەسەلەن وڵاتی چیا مەسەلەن لە ئەدەبیاتی ئیسلامیە زۆر جار بە ویلاتی بیلادی ئەکرات بەکار هاتووە یاخود بە ویلاتی هەرێمی جیبال بەکار هاتووە مەسەلەن هەندێک شوێن بە زۆزان بەکار هاتووە هەندێک شوێن بە ناوی شارەزورەوە بەکار هاتووە شارەزور دڵی کوردستانی دێرین بووە لە کۆنا یەک پرسیاری بچکۆڵە حیزبەکانی باشووری کوردستان با بیکەم بە فرسەتی بەسمە بە باسەکەمانەوە مەبەستەکە و گەیشت حیزبەکانی باشووری کوردستان کە ئەمەندا گەشتبینن پیرۆزباییەکان دڵخۆشی دەردەبڕن لە ئاگاییەوەیە لەوەی کە ئەمان کە ڕۆڵێکی نێوەندگیر دەبینن یا حەکەمێک بۆ سەرکەوتنی سەرخستنی پرۆسەی ئاشتی هیچ دڵنیاییەکێ لەلایەن هەرێمەوە دڵنیایی نییە وەکو دڵنیایی بەڵام بە قەنەعەتی من لە ماوەی 1 تا 5 ساڵی داهاتووە پرسی کورد ئەگەر ئەمە سەر بگرێ ئەگەر دەستوەردانی دەرەکی دروست نەبێت و دووبارە شەڕ دەست پێ نەکاتەوە لە ماوەی 1 تا 5 ساڵی داهاتووە تورکیا مەجبورە گۆڕانکاری ڕیشەیی بکاتە بەرەت بە پرسی کورد کاکە 20-25 میلیۆن کوردی تێ لە تورکیا تو چۆن توانین کۆڵی بکەی لە مافی ئەمانە دوای هەر بۆ هەڵبژاردن تۆ پێویست بۆ هەیە لەگەڵ ئەمانە ڕێکەوی دڵنیایی نییە سوەردانی دەرەکی تاسیر بکاتە ناوخۆی تورکیا تاسیر بکاتە ڕێی پەکەکە ڕێی پەکەکەەوە مەسلەی هەڵگیرسانەوەی شەڕ ئەمە فاکتەرە سەرەکیەکە بەس فاکتەرەکانی ڕابردوو کە پرۆسەی ئاشتی هەڵۆشانەوە فاکتەری ناوخۆیی ناو تورکیا بوو خۆتەزان با ڕۆژگارێت چۆن باخچەلی محاولەی کرد باخچەلیش محاولەی کرد فاکتەری ناوخۆیشە بوو فاکتەری دەرەکیشە بوو ئەو شوێنی ئەوە نییە ڕوونکەوە بەڵام یەکشت بڵێم تخوا ئەویش ئەوەیە کە خاڵێکی دیکەش ئێمە لە بیرمان نەچێکە کە ئاشتیناکەی چێکە شەڕەکەی سێ دانە ئۆپەراسیۆنی گەورە لە ڕۆژاوای کوردستان کرا هەموو ڕۆژێک گوندەوار و ناوچەکانی هەرێمی کوردستان بردومانەکرێ خۆ تۆش بە شەڕ گوندێکیشت پێڕزگار نەکراوە یعنی درێژەدان بە شەڕ زۆر بێمەعنا بووە بۆ باکووری کوردستان بۆیە باشترین حەل ئاشتیەوە باشترین حەل ئەوەیە کە تۆ لانی کەم ڕێگەیەکی دیکە بدۆزیتەوە هیچ چارەیەکی دیکە دەستخۆش مامۆستا پرساش بۆ زمان هەبوو گەنجێمە پرسی نها لە تورکیە باکووری کوردستانی ئەوە ساڵ و نیوەک 2 ساڵە تقریبا دۆرا 10 ئانکێت راپرسی چێبوویە لە گۆگلێ بنەرن ئەنجامێوان دەبێت سەدی 68 حتا 87 کورد دەبێژن ئەم ناسنامەخە خودی دەردکەون ناسنامە کوردی فەرمیبوونا زمانی کوردی پەروەردەیە زمانی کوردی دەبێت قانونا بنگەهێنا تورکیە هەبێ ئەوایە مەساژە گەلە گرینگە لێ بە سیاسەتا ئەنجاما سیاسەتا دەولەتا تورکیە کو مەژیێ مە و کوردا مە تێک بریە ناهێل و دنیێ لە تو دەرێ وەک تورکیە کوردی زمانك او قصتوشي ظلم والنهقي واصل يصل النبي الدنيا تشكونتون نموناكواتون بفكر صالح 1930 قوتي لچارشيه البازار الدكانكي كي بكردي قصه هر قصه بريوي دمي قاندي بزكيه بري بزكي جزاده دنيا تشكونتون ظلمك پرمزن الكردي بويه جبر ويجي ايرو نيفيه كردا بكردي نزانن ليه اوب كردي نزانن جي لناستما خودي دركتنن خودي دركن ابجمر كليدا اساسيه ام دبيجن ايرو هگر بيواجويه كبه ريا چاره سريه امل ناسنما خو لزمان خو خودي دركبن ام دست بدن هف وبلا شر بسكنه ام پشکریاجی بکن و ام بکاربن آلیه کردی گش لسر واسه چار داخوازنا هگر ام میلیون کرد چاو ام دچن نوروز الآمده میلیون کرد المیدان شیخ سعید ام بچن رونین دوی خو باند گریدن ام ببیشن ناس نما خو و ام زمان خود خوازن ام نشورشه ایرو چاره سری اوه ایرو پیواجوجی دکارد ورد رنگ خو بگوهره مامۆستا کاک خەلیل بله دەست خۆت چ بێژی
داویه نه دیامتین داوی مسئله زمان مسئله چند جبو کرده او روش مرحله کتی ده تجیان کرد گلک گیرینگه جبر که لباکور نتوای باکور گلک هاتی حلاندنه دالی زمان دا دالی چند دا حتی تکانیم بیجید اول بحث کرد که آخر نیوی خواه کردی نیوی خواه ترکی دو کلمه کردی دو بیجید 4 کلمه ترکی نافده یعنی Türkiye asimilasyona kul ser kurda çekir pürküre. Va ser zamana, ser mevzuyu, ser çanda, ser ruha, ser her tişti. Yani Türkiye tişte ser kurda kirin mere ne kabine zaman. Ama ve va kurda zor tırsa. Ev çaraseriye kuyuru proseye açtık dine tırsa Türk'a çede be. Dibecek Kurd کی روزه دا تنگاسیل میشه و پتانسیل مترسیه هر درکبه جبوت خواست پیشیه بگیره کی روزه تاریخ خود ترک تنگاف بونه دست خافتی کردای کرد کشانن گل خواه دمک شغلاندنه لدوجی فارسا شهر کرنه دوجی یونان شهر کرنه دوجی دشهر عرب شهر کرنه پشتی و کرد گوتن نینن Tamam İro Bahçeli de bir Kürt kökenli Kokavan Kurdun. Bana diyor Kurd ninin? Kurd ninin? بس أول نتشتكي باشا أول نفكرية Tamam tiştek. Van Rojin David noktayı kohati giyişti noktayı ki başa. Ku berdam bike başa. Ku duyan noktaya da sıva düz sıva. Mümküne hend gavavetin sıva bece desturu hamidiysa diğer. Ne malume? مگوت یا هر شوپل آپو هبو با بی‌باوری خال سر ترکا هبو ایرو ممکنه دستوری ده هم تشنا پیش بخواب به زمان کردی هنکی نرم بکه برفرا بکه مکتبه چه بکه کرد سیاست خواب سربستون لباشور تشتکی زیده فایده بکه aslında ve پروسه آشتی لباشوره عسكري تركيا نيفي ممكن تشتكي وصاحب سوزكي زيادة تردابنا عبد الله وزلان ممكن وید فتره دا و گاوه دا پیش پرده دا وانا هنه این در نقصنا پیش پرده شما رأي عام تركي قبولناك او وای ترکیه حوالا بحث کرد شما شهر پکی که شهر رواستاندن ترکیه نه رواستاندن لهم کرد ترکیه رواستن لهم بری خود دولت دبینه اگر بس به دولت را چه و حزب را چه نابه باشه ما مصادر بخوان بالکش چه بو بلکی اون آگادار بن کامیر ویدیو هات بنا آماده کردن فیلم هات بنا آماده کردن نه حتی ما درودو ویدا بلا فکر جی او میکروفون هبو لویداره کابل جی هبو یعنی او صورتی کو بلا بوش ویدیو هاتی گرفتن نکو کامیراتی گرفتن بسه ویدیو گرفتن فلناف بولتنی خود بسه ویدیو گرفتن لی چما ویدیو بلاب نکردن که مصطفى وەکی دوزانی قرار بوو باوەڕکەم بیستی هەیڤە یەک بوو شتێکی وسا بوو تێ داخویانی دابا پاش خستن وەک من گوت خویایە لە ڤیدیۆیدا ڕەنگە ئەv یەک تاییدا وێ گوتنامند کرد کو ئەv گوتنێوی بڕین و پێهەڤەکردن هەیە تێگەشتی ڤیدیۆ گوتنە ڕاستە و خۆیە ڕەنگە هەندێک تشت نەلگۆڕ خواستێکی وان بن دوێ دەرێدا کردنە مەتنێکی نویسی و تەمامەن لەسەر هەک گەتنە ڕێککەتنێ هەردوو عالی تدبیجی ویدیۆن ببورنە زمان نەمان تدبیجی ئەv داخویانی ئەجی بانگە کو بەلاو کردێنە هەمان گوتنیت ویدیۆ دانە ممکنە یعنی ئەوەی دێکی وێ مامۆستا کەی لەگەڵ دڵ بخوێن کۆتایی پێدە لەگەڵ ڕەنج القل رنجة لا تركا كينجا تنقاف بيوستي وانجيبون سيبا ويدو بلافك نا يعني وي بلاف ببا كينجا دلي وان خواست جبو منفعتي وان با بقارم بلاف بقارم باش بلاف مهم برأيام تيك بشا بدست دولتي بدست
بدایت دولت تیک بشه پکه تیک ناده پکه تیک ناده کرد تیک نادن فرق که دیگل پیواژوی پیشی هیا فاکتورن درکی و یه هرمیت باندوره کی زیده بس هیا هو خاله کی پر مهمه او خالی کی تریش اگر لا وتویجه کام باز بکن پیش سر تنها لبینی حزبی دست حالدار و لنیوان شخص عبدالله اوجلان بو زیاتر ام جاره لانی تریش باشدار و تایبتی لی رول هریمی کردستان زور گرنگ لنا او پروسه پیوستیش دبیت ل خطوه کاندیداتو لبر او حتی حدک دتوانین متفاعل بین و کاربدستان هریمی کردستانیش به جوری کی اکتیف لنا او پرسدانه لپرسی روجاوی کردستان اگر هریمی کردستان لنا ندبا احتمال دوای روخانی دست حالات بشار اسد شرک لهریمی روجاوی کردستان دروز بوبا هریمی کردستان و عراق به حدک ریل پیش او ایگرتیه رنگ پروسه باکوریش او روله باشتر اکتیفتر به جورگ له امید بخشیه سرو کریم اکسانی که کنیچوان بحث کرد گفت ما مداخله کرد بو شر نگی شیخ مقصود و اشرفی لحلبه اگر مداخله نکرنا کرد لوی داره منطقه دیجی المنطقه دیجی ترکیه حاضریه و هم بو منطقه دی ببینید افشکی باشه افشکی باشه دیاره ترکیه جدوی داره دم مطمئنه که ببینید کو هرم کردستان نوع اكيد نوع پروسه داوید بله خلاص ادي تشكي من ما رانش كرمك والله تشكي بيجي خوبا فرمو تشبيش انت ما شفت تشبيش والله لسه خبط تشكي بس كان بيجي نجي ده قلت لك جواب برنامج داويل بيرد برسيار نما زماني برسيار نما والله من چند جاران دست بلند کرد گوت که پرسیاره کی هست دبیجه وقت برسفنینا دبیجه تشتک نه دبیجه وان تشتکی ما بیجه بس بیجه خوا حافظ ان شاء الله عشتی سر دکه حموان لا عشتی دابجه به هیوی عشتی گلک سپاس